یارانە کوردەوار وەختتان وەخێر و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. هەروەکو وعدەم کردبوو لەسەر دوو نووسینە ئاغایە بەختیار عەلی و دیاردەی بەختیار عەلیەکان لە حکوومەتە حەلیم گەرەکمانە پێک بکەین و نووسینەکانی بخوێنینەوە و لە نەقش و کارکرد و ڕۆڵە ئەمانە بدوێن. ئەمانە کارە من نەبوون، نەقد ئەمانە و هەڵسەنگاندنە میزانە بەلاهەت و کاولکاری ئەمانە کارە من نەبوو، بەڵام لەوەتیەم سەرزەمینە ئێمە بەم پلانانە، بەم جۆرە کارانە، بەم سەرنجامە گەیگەکە ئەمڕۆ هەست، ئێمە لەم گشتە کاولکاریە ئەوەی وە بەرچاومان ئەکەوێت و ئەوەی دەستمان ئەگات کورتە نەقدێکی لەسەر ئەکەینەوە. بەختیار عەلی دیاردەیەکە لەو دیاردەهای هەڵتۆقیوی حکوومەتی حەلیمە بە عنوانە کەسایەتی ڕۆشنفکر و ڕۆژنامە نوویس و نووسەر و ڕۆمان نوویس و هەمە چیزدان کەسێک کە تەئسیر دائەنێت لەسەر خوتوتە فکریە جوانانە سەرزەمینە ئێمە، کە تەبلیغێکی فرەی لە تریبونەکانە کوردبازەکانە کوردەوارە داگیرکراو لەلایەن ئێرانەوە بۆ ئەکرێت. ئەکسەرە ئەسەرەکانی تەرجمەکرێت و بە فارسی و بۆی ئەفرۆشن بە فارسی، چ لە تاران چ لە مەهاباد، و تریبونێکی بەربڵاویان لە چهرەکردن و بەرجەستەکردنە ئەم ئینسانە نیاگەسە ئەختیاری و بەکاری تێرن. مەسئلە لەگرا ئەمەسە کە ئەم چێهرانە بۆ گەورەیان ئەکەن. مەسەڵەن ئێمە لەسەر هادیە زیائالدینی وتمان ئەم کوردەواری ئێمە ئیتر مجەسەمە ساز و بوتسازی تیان نەوتە ئەم ئاغای زیائالدینیە ئینحیسارە بوتسازی بگرێتە دەستیەوە، لە هەر چوارڕایەکا دانێ بوت داچەقێنی. تەبیعەتەن واتیە، بەڵام بۆ زیائالدینی گەورە ئەکرێت و ئەمارەتە خسرەواوای پێدەن. دفاع مقدس 300 ملیۆن تمەن پوڵی پێداد مجەسەمەی 300 ملیۆن تمەنە ئەوسا نە ئیسا، 300 ملیۆن تمەنە دۆلارە 1000 تمەنی نە دۆلارە 20,000 تمەنی، کە مجەسەمەیە یادوارەیە هەڵەبجە دروست کات. ئێوە ئەشێ بزانن لە دیبەیتەکەی پێشووترەوە من وتم ئەمانە چۆن چێهرە دروست ئەکەن، تەسویر دروست ئەکەن، کەسێ مەترەح ئەکەن و ئەم کەسە ناو پەیا ئەکا دەرگای تەمامی میدیاکان بەڕوویەوە بازە. ئەوێ تۆ قسەی سەرزار گشت کەسێک خەڵک لێی تێ بگا لێی تێ نەگا وەختێ ناوێکیان یا بەقەیوە 8 ترەیلی نایکێشێ. کێ ئەمانە دروستەکە؟ تەنیا جێگەیە کە بە ئەمانە تەئیدیە ئەدا تارانە، تەنیا جێگەیە کە ئەمانە گەورە ئەکاتەوە و ئەمانەتیە ئەوەنۆ شاعیری میلی و کورد و ئیمپراتورە شێعرە کوردی و ئەوەنۆ ڕۆمان نوویسە و کورد و ئەمانە حکوومەتە کۆرپۆرێشنە جوولەکەیە ئانوسیە ئێرانیە. ئێمە گەرەکمانە بزانین ئەم چێهرانە واقعەن چەنێ خود ساختن، چەنێ باسەوادن، چەنێ لە دڵە زانست و معرفەت و تێنە دەر، چەنێ ساحێوە پرسیارن، چەنێ هۆنەرمەندن، چەنێ ساحێوە خەلاقیەتن. کێ ئەمانە بە چ مەبەستێ گەورە ئەکاتەوە؟ تماشاکەن، یاڵەتە متحدەیە ئەمریکا حەملەی کردە ئەفغانستان و دای لە تاڵەبان. هاوکات لەگەڵ ئەوەی کە ئەفغانستانی ئیشغاڵ کرد، کەسێ بە ناوی خالدە حوسەینی بە ئەسڵ ئەفغانی گەورەبووگە ئەمریکا کتێوێکی نووسا بە ناوی The Kite Runner، بادێک باز. The Kite Runner خالدە حوسەینی
ملیۆنها جلد فرۆشی کرد. یا کتێبێکی تری نووسا بە ناوە تاوزند سانگز پلەتد، ملیۆنها جلد فرۆشی کرد. کێ وا لە پشتە خالەدە حوسێنی کە لێو دوا هالیوود تێت فیلمە د کایت ڕانەر دروست ئەکا؟ ئایا خالەدە حوسێنی ئەو ڕۆمانەی کە ئەینووسێت شان ئەدا لە شانە براکانە کارامازۆف، جەنگ و سۆڵحە تۆڵستۆی، لۆلیتای ناباکۆف، ماستر و مارگاریتایە بۆلگاکۆف؟ ئایا شان ئەدا لە شارە 100 ساڵ تەنیاییە مارکێز؟ حتمن نایدا، حتمن هیچێ نییە. بەڵام بۆ خالەدە حوسێنی فوو تێ ئەکرێت؟ ئەمە مهمە تۆ بزانی نظامە سوڵتە خالەدە حوسێنی لە د کایت ڕانەرە بۆچی گەرەکیسی. سیرکەن دەورانە شەڕە سارد زەڕگەری، تۆ ئیشی حتمەن حەملە بکەیتە شەوڕەوی، تۆ ئیشی حتمەن حەملە بکەیتە تاڵەبان، بنیادگەرایی ئیسلامی، ئەمانەی گشتی ساختەی دەسە خۆیانن ها. بزانن دیاردەیە وەکو مەسیحە ئالی نژاد مەعسوومە کێ بۆ ئەوەی گەورە کاتۆ؟ مەعسوومە خەڵکە لادەیەکە هەڵی ئەگرنەوێتەوە خەبەرنگارە ئاغای کەڕووبی لە جەریانە ئێترازاتە 88 تێتە دەر، سەری لە BBC دەرتێ، ئەچێتە پراگ، ناگەهان سەری لە ئامریکا دەرتێ. سنوور بۆ ئەمانە نییە. بعد ئیستا لە ناوە وەیساف ئامریکا بەرنامەی تایبەتی هەست، چێهرەی جەنجاڵیە، حەملە بە ئەم ئەکا، حەملە بە ئەو ئەکا، کەمپەین دروست ئەکا. کێ مەسیحە ئالی نژاد دروست ئەکا؟ مەسیحە ئالی نژاد لە خۆیوە دروست بووگە، ئستعدادی بووگە. ئێوە باوەڕ ئەکەن ئێمە واینە دنیایەکە ئەمریکان گات تالنت، British Got Talent، Arab Idol، Kurdish Idol، یعنی ئەمانە میرۆتۆکراتن. ناگەهان بەرحەسەبە قۆرعەدانێک لە ناوە کوردیش ئایدڵ تێتە دەر، بەرنامەی عەسرە جەدید تێتە دەر، ئەمریکان گات تالنت تێتە دەر، بریتیش گات تالنت تێتە دەر. نا، ئەمە گشتی بازیە، ئەمە لۆتۆتۆتۆس، ئەمە لاتاریە، ئەمە یۆرۆ میلیۆنە. طبقەی حاکمە بە تۆیژێ یاک نەفەرتان تێتە دەر، یاک نەفەر، ئەویش بەرحەسەبە لۆتۆ تێتە دەر. تۆ ئەتوانیت زندگیت بگۆڕی، یاک نەفەر. بەختیار عەلی کێ دروستیەکە؟ بە چه هەدەفێ دروستیەکە؟ کارە بەختیار عەلی چییە؟ بەختیار عەلی نۆخبەز، بەختیار عەلی ڕەوشەن فکرە، بەختیار عەلی فیلسوفە، بەختیار عەلی ڕۆمان نویسە، نویسەندەز. کێز ئەم ئاغایە بەختیار عەلیە وا شعر ئێژێت، پرسیار ئەکات، مقالەی سیاسی ئەنووسێت، ڕۆمان ئەنووسێت، گشتیشی تەرجمە ئەوێت. ئۆفقە دوورە ئاغایە بەختیار عەلی دوو جەریان ئەگرێتەوە. حەملەکردن بە تەمامە نەریتە کورد بە سوورەتێکی سەدحی و ڕووکەش، بە بەرجەستەکردنە نۆرمەکانە دنیای لیبرالی و نئۆلیبرالی، دنیای مەسرەفگەرایی، بەرجەستەکردن و بوتسازی لە پەیکەرەی ئینسانە غەربی، وەک کوتانە تەمامە تەمەدونە عەزیمە سەرزەمینە کوردەوار. لە پشتە کامە پەردە، لە پشتە کامە پەردە؟ بزان نەمانە مثالە خالەدە حوسێنیم دا بۆ ئێوە لە د کایت ڕانەرە. هاوکات تەکەمە تۆ بەهمنە قوبادی ئەوێنی فیلم دروسەکە کاتێ بۆ مەستی ئەسپەکان. بەهمن فیلمە دروست ئەکا بەناوە کێسەڵەکانیش ئەفڕن. تێن لە ئێلەمانهایەک لە پشتە سوڵتەیە یاڵەتە متحدەیە ئەمریکا بە جەهانە ئستفادە ئەکەن
کە ئەمانە هەر وەکو ئەلەکساندر سۆلژەنتسین کە بۆ خاتری جەزایرە گولاگ انتخابەن لە کاتە شەوڕەویە نۆبەلیان پێدا، وەکو دکتۆر ژیڤاگۆی پاستانارک بۆ خاتری وەی زەربەیان داوێ لە شەوڕەوی بە دکتۆر ژیڤاگۆ نۆبێلیاندا، وەکو نۆبلەکە کە دایان بە خانمە شیرینە عیبادی، وەکو نۆبلەکە کە دایان بە نادیا موراد. نۆبلە شیرینە عیبادی تحت پوششە تەلاشێ بۆ سڵح لە چوارچێوەی دەوڵەتە ئێران و دۆرانە ئیسلاحاتە و تەعقیبە پەروەندەی قەتڵهای زەنجیرەیی. نۆبڵە نادیا موراد، نۆبڵە کەنیشکێک لە بەرامبەر متجاوز مقاومەت ناکاوە لە ژێرە لاق ئەم متجاوزانە تەحملە چوار جار ئینتەرکۆرسی لە ڕۆژە کردگە و قەهرەمانە بۆ کوردە ئیتنیکی. ئای بەختیار عەلی بە تەمام قودرەت دێ ئەوەی کە هیچ شیتاڵێک، هیچ واکاویەک، هیچ جستجوویەک، هیچ شارۆکردنێک لە نێو کوردەوارە بکە دا ئەبەزێتە سەرە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی. خصلەتە بوێری، شەهامەت، غیرەت، مەردانەیی، ئەو پرینسیپانەی کە ئینسانە کوردی دروست ئەکا ئەداتە بەرپرسیارە جدی و لێیان ئەدا. خەسیاگی، خائنی، ئەختەبوون و دووجنسەبوون بەرجەستە ئەکاتۆ. بەناوە سڵح تەڵەب بوون ڕۆحی جەنگاوەری ئینسانە کوردی ئەکوتێت، بەڵام بەناوە لەتیف بوون و حەساس بوون و گول و بولبول بوون. هەر چەشنە ڕابطەیەکی جنسی مەشروع ئەزانی وەساییەکە لە تەپ و تاوە ئەمە عشق بێرێتە دەرەوە. عشق ڕۆمانتیک تێنە سەر ئەمەی کە ئاغای بەختیار عەلی بۆ دروست ئەکرێ. ئەم حەلیمە کوردستانە ئێشێ بوێت بە سەرچاوەی فەساد و خەساندن مابەقی کوردەوارەکە بەشەکانی تری کوردەوار، چون فاسۆمی ئەنووسن، چون سەر بە ئێرانن، چون تەمامە ئەندیشەکانیان بەرەو ئێران شان ئەخا، بەرەو عەزەمەتە تەمەدونە ئێرانی، تەمەدونە پارسی، هەخامنشی بازی وە زەردەشتی بازی. و ئەمە کێ پەروەردەیانەکە؟ دەوڵەتە ئانووسیە ئێرانی. بابێنە سەرم ئاغایە کە لەگەتە سەرزلە ڕۆماننووس. ئەمە کارە من نەبوو ها، ئەمە کارە کەسانێ بوو لەم جامعە کە خۆیان ئەدیبەزانن، خۆیان باسەواد و پسپۆڕەزانن، مەجەللەی نەقدە ئەدەبیان هەست، داوەزنە سەرە کاورا کاورا شیتاڵ بکەن بێژن مەرتیکە ئەم توڕەهاتە چیە لە دەمت تێتە دەر. با من لەبەرەوە کاورایەک نەزەرێکی سیاسی ئەم کاورایە هەناردوو بۆ من بیخوێنمە بۆتان. بەختیار عەلی ڕاستە لە کوردستاندا حیزبی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە گۆڕێن نییە. ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە یعنی چی؟ بەختیار عەلی تۆ فیلسوفی بە ناوفویان تێت کردگە، تۆ نووسەری، تۆ شاگردهایەکت هەست تووشە هیستریاون بۆ تۆ مالی خولیاگرن تۆ ئەوێنن لە سلێمانی و لە هەولێر و لە زاخۆ. ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینە یعنی چی؟ یعنی چی؟ ئۆپۆزیسیۆنی کێ؟ چۆن ئۆپۆزیسیۆن ڕاستەقینە و درۆکینەیشی هەست؟ چۆن هەسی؟ سەرکەتا من تەوزیح بۆ بەم تۆ بفەهمی و مەردمیش بفەهمن لە تۆ تێناگەن. تۆ ئەم پۆستە 2000 لایکی خواردگە.
تۆ سیستەمێکی حکوومەتیدا ئەنی ئەم سیستەمە حکوومەتیە بەسەر جامعە ئەوێسێت سیستەمەکە هەرچی هەست پارلەمانیە ڕیاسەت جمهوریە مادام العمرە هەر جۆرێک هەست سەلتەنەتە مەشروتە پادشاهیە جمهوریە ئەمە ئەگەر پارلەمانی بێت ئەگەر ریاسەت جمهوری بێت لە ڕێگەی حیزب و کارەکە ئەو حیزبەی کە دەنگ ئەواتۆ ئەوێت و حیزبە حاکم ئەو حیزبەی کە دەنگ کەم تێرێ ئەوێت و حیزبە ئۆپۆزیسیۆن مەسەڵەن کۆنسەرواتیڤیستە لە بریتانیاوا لەسەر قودرەتە لەیبەر دەنگی نەهاوردە لەیبەر ئۆپۆزیسیۆنە دەسەڵاتە ئۆپۆزیسیۆنە دەسەڵاتە کۆنسەرواتیڤە ئۆکەی لە حەلیمە کوردستان پارتی دەنگی زیاتری هاوردە یەکێتی ئۆپۆزیسیۆنە نێ لە مەوزای قودرەتە ئەکسەریەت تا بە پارتی بوو ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینە یعنی چی یعنی بێت سیستەم بەرەندازی بکە مەنزورت دەمەسە باوەجان ئێوە هەرچی ئەمە لە کەسێکی ناوی خیابان وا سەوزە ئەفرۆشی عەرەبانە ئەگیڕێ قبول ئەکرێ بەڵام لە تۆ قبول ناکرێ تۆ چۆن فیلسوفیەمانە نازانی منزورت لە ڕاستەقینە و درۆکینە چییە مەسەڵەن ئەمە ئەتوانێ مەعنا پیا بکە لە جمهوری ئیسلامیە تۆجۆکەی چون تەحەزوبی تیانە حزب سازندگی و حزب نازانم چی مشت حزب دەرەپیتیان دروست کردە وەختە تەحەزوبی تیانە ئیسلاح تەڵەبینێک کە دەم ئەدەن لە ئیسلاحات ئۆپۆزیسیۆنە ئەحمەدی نیژادن لە ساختارە جمهوری ئیسلامیە ڕازەکەن ئیسلاح تەڵەبین ئۆپۆزیسیۆنە محافزەکارانن بەڵام مەردم بەرداشتی لە ئۆپۆزیسیۆن شتێکی ترە چون مجاهدینە خەڵقیشی وەبیر تێتەوە بە مجاهدینە خەڵقیشی زمانی ئەیانوت ئۆپۆزیسیۆن ئەم یادگارە ڕاستەقینە درۆکینە ئەخواتە دەهەی شەس و ئەو وەختە کە حاکمیەتە دەروونە جمهوری ئیسلامی یەک دەست بوو بەڵام دوای دوی خۆرداد شەقێ کریا لە تەنەوع سازی لە ناوە دەسەڵاتە جمهوری ئیسلامیە پەیڕەوانە خەتە ئیمام و ئەمنیەتیەکانە دوێکە لە باسییان دەرهاورد و بوونەوە ئیسلاح تەلەب حەزب توودە نەمابوو چریکایە فەدایی نەمابوو مجاهدینە خەلق نەمابوو تەمام ئەمانەی کرد لە گەردوونەیە دەسەڵات خریابوونە دەرەوە و قەبلەن بە عنوان ئۆپۆزیسیۆنە جمهوری ئیسلامی ئەیان ناسی نەمابوون جمهوری ئیسلامی دەردەروونە حاکمیەت بە عنوان نظامێکی مستەقر ئەو جار هات وتی ئیستە ڕقابەتە فيما بين ئیسلاح تەڵەبین و محافزەکارانە ڕازەکە جمهوری ئیسلامی ئەمە ئۆپۆزیسیۆنە چون ئیسلاح تەڵەبین کورسی قودرەتیان بۆ خۆیان گەرەکە کورسی ڕیاسەت جمهوریان بۆ خاتەمی گەرەکەنە بۆ ئەحمەدی نیژاد مەبەستت لە ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینە چییە مەبەستت ئەمەسە دانەیە حیزب مسلح دروستنەوەگە با لە بنکەی حکوومەتە حەلیم هەڵی تەکێنێ منزورت ئەوەسە وەری تۆ ئەم تەوزیح نادەیت چون تۆ لە ڕاستای قسەکان تا کە تێیتە خوارەوە نیشان ئەدا لەگەڵ هەمچین ئاڵتەرناتیڤێکان نییەی پس ئالەگرام دەستەواژەیە مەفهومی ڕاستەقینە شیە دروستە کردگە بەختیار عەلی سێکەم ئێژێ نیشانەی ڕۆژ لە بنە ڕۆژ و دیارە فارسەکانێژن ساڵی کنەکوست ئەس بەهارەش پێداست براکەم تۆ هەر لە ئەوەڵەوە خەریکی توڕەهات ئێژی تۆ ئەوەنە عنوان و تایتڵیان لێ داگە ئەوەنە چەوتیان کردگە بە 10 ترێلی ناچێت پس تۆ ئێشێ لەگرا ئەوانەی کە ئەم مەتنی تۆیانە خوێند بوو یەک نەفەرینەی نووساگەرە تۆ منزورت لە ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینە چییە ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینە لە کوێی دنیا ئۆپۆزیسیۆن هاتگە دەسەڵات یعنی سیستەمی حکوومەتی ڕژاندگە سەیەکە نەمەوجود بووکە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیشن بەرامبەر زد کێ زد ئەوەی کە دەسەڵاتی استەوا لە دەسا
پس تۆ لەگرا هەدەفە سیستەم نییە و ئەم دەستەواژەتە بەگرا ناخوا وەلێ من شانەدا کە تۆ زەهنێکی شەلەختە ئینسانێکی دەستکردی حەجیج نازانی فقط خەریکی تکرارەکەی تۆ شتایەکە پێت دیکتە کریاگە ئیمکانی نییە تۆ ڕۆمان نویسبی شاعربی شعر بناسی ڕۆمان بنووسی بە دقت قسە نەکەی من شاید لە تو لە قسەکانما لە ناوە سوخەنڕانیەکانما بۆ خاترەوەی سەعەتها قسەکەم دووسێ کەلەمە جێبەجێبێژم شاید تاریخی جێبەجێبێژم شاید سەر و بنە شعرێ بەقرتێنم چون شەفاهەن ئەو لەحزە ئەو دەقیقە قسەکەم وەلی ئەگەر بێم بنووسم کاملەن بە دقەتەوە نووسم دەرزی تیا ناوێت باوەسف ئەمە وەختە دیبەیت ئەەکەم تۆ یەک تەناقوزی لێ دەرنایری چون ئەزانم باسە چیەکەم تۆ چۆن ڕۆمان ئەنووسی شعر ئەنووسی لە ئەوەڵە کە لەم تۆ نازانێم کە لەمانە چۆن هەڵە بژێری وەستفادایەنەکەی ئەمە نیشانەدا تو سەواد سیاسیت نییە سەواد فەلسفەی سیاسیت نییە دەرکە فەلسفەی سیاسیت نییە نیست دەی تۆ جۆن جۆرئەتەکەی خۆت بخەیتە ناوە ئەم وادیەوە قسە بکەی دوێمە سەرە شیعرەکانیشت ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە گۆڕێ نییە بەڵام هەستێکی گشتی لە ناو کۆمەڵێک خەڵکدا هەیە کە پێیان وایە ئۆپۆزیسیۆنن و لە ڕۆحی ئۆپۆزیسیۆن بوونەوە قسە دەکەن ئەوانە وەک حیزبێکی یەکگرتوو دەرناکەون بەڵکو وەک هەڵگری مۆڕاڵێکی یەکگرتوو دەردەکەون مۆڕاڵ یعنی چی؟ هەڵگرتنە مۆڕاڵی یەکگرتوو ئەخلاق مۆڕاڵ یعنی ئەخلاقە چۆنە ئەم ئەخلاقیاتە مەردمە زۆڵم قبوڵ ناکەن چۆنە ئەم ئەخلاقە مۆڕاڵی تۆ بەحسیەکەی هەڵگرتنە مۆڕاڵ کە پێکرا لەسەر ڕەتکردنەوەی دەسەڵاتی ئەمڕۆی کوردی تەبان ئەوە مۆڕاڵە تۆ دەسەڵاتە ئەوڵەن ئەمە دەسەڵاتە کوردی نییە ئەمە حکوومەتە حەلیمە تۆ ئالەگرا خەیلی ئامدانەم جملە بەکارەوەی بەچی کوردیە سیرکە ئەمە گەدانی ئەحمەق بینوسیایە من قبوڵمە کرد لێ وەلی تۆ کتێوە نووساگە فەلسەفە کورد و فەلسەفە کەسێ نووساوێت هێشی لە خۆی سوعال بکا کورد کێس دەسەڵاتە کوردی چێ شەکڵیە لەسەر کامە بەستەرەوە هاتگە تۆ هەر لەو کورد و فەلسەفەکە ئیستە من لاپەڕەهایەکی خوێنم نیشانەدەم تۆ چەنی ئەحمەقی یەک پرسیارە فەلسەفی دروست ناکەی پرسیارە فەلسەفیە مەسە ئەوەڵین پرسیار کورد کێس تا تۆ بەعدەن بتوانی دەسەڵاتە کوردی مەعنا بکەیتەوە تۆ بۆیە هێلکەی کوردی بنیشتە کوردی نانە کوردی دروست کرد تا دەسەڵاتە کوردیش دروست بکەی پس تۆ ئالەگران پرسیارە ناکەی دەسەڵاتی کورد ئەوە مۆڕاڵە ڕەتکردنەوە بۆ ێژن ئەخلاق کێک چۆن ئەماچێتە ناو بازنەی ئەخلاقیات ئیدەیەک دەسەڵاتە کوردی ڕەت بکەنەوە یەک مۆڕاڵی مشتەرەکیانست بەمێژن ئەخلاقیات ئەمە بە فاسۆمی واسە خەڵکینە ئەگەر من فاسۆمی نازانم ئێوە فاسۆمی ئەزانن ئەمانە بە هەرچی شتێژن مۆڕاڵ ئەخلاق ڕەتکردن ئەوان یەک ئەخلاق مشتەرەکیانە زەویش ڕەتکردنەوەی دەسەڵاتە کوردیە ئەمە شعارە مشتەرەکە ئەمە ئاسۆی مشتەرەکە ئەمە خواستە مشتەرەکە یا مۆڕاڵە مشتەرەکە من تێنەگەیم لەمە مۆڕاڵە مشتەرەکە یعنی چی؟ ئەمە مەسئلەی دووەمە ئەماغا خوا نەکا خەڵک سەری لێ بشێوێ دروستیان کردوێ بە جۆرێک قسە دەکەن و هەڵوێست وەردەگرن و کێشەکانی ژیانیان دەبینن دژایەتی دەسەڵات لە سەنتەری تێڕوانینێکدایە و شوناسی فکری و سیاسی و ئەخلاقی خۆیان لەسەر و دژایەتێ داڕشتووە شوناسی فکری تماشاکە نەمانە کەلەمە دەنەقە یەکتریوەها لەبەرێ شوناسی فکری چییە؟ یعنی هۆڤیەتە فکری یعنی تات ئایدنتیتی
تات ايدنتيتي، شناسة فكري، شناسة سياسي، وشناسة أخلاقي. هوية أخلاقي، هوية سياسي، وهوية فكري خوان لسر أم دجايتي دارشتوا. چۆن ئەمیانە داڕشتووە؟ ئەم شوناسە چێ شەکڵیە؟ یعنی ئەمانە موجودیەتە سیاسی، فکری و ئەخلاقی پەیدا ئەکەن بە دژایەتێتەکە حکوومەتە هەرێم. ئەگەر دژایەتی نەکەن ئەمانە لە دەست ئەدەن، نە شوناسە فکریان هەز، نە شوناسە ئەخلاقیان هەز، نە شوناسە چی؟ سیاسی. ئەمانە دەستەواژەهایەکن کە تعریف نەکریان نووسەی ئاغایێ بەختیار عەلی، شاید کەسێک سەرسەری بنووسێ خەڵک لێ قبوڵ بکە، تۆ کە ئەم مەسائلە سەنگینە قورسانە تێریتی هەش فڕغۆن نایکێشی، کەوانێ بکەرەوە تەوزیح بە، ڕقەمێ دابنێەوە سەریوە لە خوار و لە پانویسا پاوەرەقیا تەوزیح بە. یعنی منزورت چییە؟ منزورت ئەمەسە ئەم مەردمە هیچیکیان نییە، نە فکریان هەز، نە سیاسەتیان هەز، نە ئەخلاقیان هەز، هیچێکیان نییە. تەمامی ئەمانە لە یەک کتابۆیان معناوێتەوە. بەر عەلەیها حکوومەتە حەلیمون. منزورت ئەمەسە؟ منزورت ئەمەسە؟ ئەم مەردمە بەر عەلەیها دزین، فەسادن، بەر عەلەیها ڕانتن، بەر عەلەیها پارتی بازی و خزمێنان، بەر عەلەیها تاراج و ڕاماڵینە سروەتن، بەر عەلەیها خیانەتن. ئەم مەردمە هەروە لە خۆیان و هار نەوگن. ئەمە مۆڕاڵە دژایەتی نییە، کاورا پیاگە کە قینیتی لەم دەسەڵاتە، کوردە قینیتی ئەخلاقی هەز، لە دەست قینیتێ، لە حیز قینیتێ، لە نادروست قینیتێ، لە خائین و پوفیوز قینیتێ. ئەمە ئیرادی هەزن نەزەرەتەوە. ئەی شوناسە فکریە کاورای بریتانیای چێ شەکڵیە؟ شوناسەکەی چێ شەکڵیانە؟ ئەو شوناسە فکری بابای ئەمریکا، ئەو ئاڵمانە، تۆ متەخەسسە ئاڵمانی، حەزی پێکەیت و ئاریایی و ئەمانە. شوناسە فکریە کاورای ئاڵمانی چێ شەکڵیە؟ فکری سیاسی ئەخلاقی چێ شەکڵیە؟ ئەو شوناسەکەی خۆی لەکوێ ئاوێنێتەوە؟ هەڵبەت ئەمە کارێکی مەزن و باش دەبوو گەر قوڵایی ڕاستەقینەی خۆی بپێکایە. قوڵایی ڕاستەقینەی خۆی بپێکایە. یعنی چی قوڵایی ڕاستەقینەی خۆی بپێکایە؟ قوڵایی ڕاستەقینەی مخالفەت، قوڵایی ڕاستەقینەی قیام بەر عەلەیها فەساد و خیانەت، قوڵایی ڕاستەقینەی چی براکەم؟ ئەگەر قوڵایی ڕاستەقینەی خۆی بپێکای دەی تۆ بیپێکە. ئەی تۆ چکارەی ملێ باداگە سەرزل کردگە؟ مەوە تۆ نایژن بەختیار عەلی ڕوو ناکبیر، جەمشێرخانە مامۆم، تاکە هەنارە دنیا. مە تۆ ئەوانە نییەی؟ مە تۆ ئەوانە نییە ئاسەوارە بە فارسی دوو تەرجمە ئەکەن و فرۆشەکەی تۆ چکارەی؟ ئەم مەردمە خۆ هەروە لە خۆیەوە ناوێتەوە ساحێوە ئیدەیە سیاسی، ناوێتەوە ساحێوە فەلسەفە. ئەشی چوار فیلسوفی بێ فکر بکاتەوە. ئەی تۆ بۆ ملپانەکەی تۆ مف ئەخوەی؟ بۆ ئەخوەی؟ بۆ خاتریەوەی فکر بکەیتەوەی تر؟ بۆ خاتریەوە شتە ئەم مەردمە نایزانن تۆ پێیان بێژی؟ ئەوە نیە ئێمە شەو ڕۆژ خەریکین ئەوەی ئەزانین لەگەڵ ئەم خەڵکیە بەشریەکەین. ئێمە ئەزانین کە مەردم نایزانین. دەیگەر شتێک کە مەردم بیزانیەشێ دەمە تەقەس خۆمان ڕاحەتەکەین، گەرەکمانە خۆمان تەخلیەکەین، ئەرزا بووین. ئێمە فکرەکەین یە سری چت ئێمە ئیزانین مەردم نایزانێ، لەزاتین قساکەین لەسەری. ئێستا ئێمە ئەزانین تۆ ئینسانە ئەحمەقێکی، مەردم نازانێت تۆ ئەحمەقی، تۆ ئاسمان گەوەسی، تۆ قەی ڕیسمان و گورێس و خەڵکی نافەهمێ. کەلەمە ئەی لە قەی کەلەمە و کەرەمە ئەی لە قەی کەلەمە و
حاڵی پێکەیت و خۆشەتیت و مردمیش گەوجەوێت و حاڵی ناوی. وەختە خۆی بەرنامەیەکی دروست کرد بە ناوی چەلاحانی، مجرێکی دا ئەنیا مەتنێکی چرت و پرتی ئەخوێند و شاخی بەمەی وەسڵە کرد و شاخی گایە لە چەمچەماڵە. قسەکان ئەوەی شواسە تێمەسەری خەڵ قوڵایی خۆی بپێکایە، قوڵایی ناپێکن ئەڵبەتە بابزانی، قوڵایی پێی ئەگەن. تەوەجۆ ئەکەی دوورایی ئەپێکن وەلێ قوڵایی ناپێکن. ئێوە ئەم زوانتانە تەواو سەقەت و نەزۆک و بێمەفهوم و بێکار کردگە. بۆ گەس و حەکایەتە ئەوەی کاورا ئەیوت قۆخێکمان نیاگەل لە ئەواوەی لێ سێو دەرەکا چون مەمکەی لێ دێمە ئەگەر قۆخە چۆن سێو دەرەکە. باڵێ قوڵایی ئەپێکێ. ئەمە ئەدیبە کەس ها، ئەمە ئەدیبە ڕۆمان نوویسە کەس ها، ئای بەختیار عەلی. بەڵام کە لە ئاستی ڕووکەشدا مایەوە، ڕووکەش یعنی سەتحی منزورتە، سەتح ناکاتە ڕووکەش ها. و بابزانی خەیلی فەرقێسیتە کە ڕووکەش ئەزانی وە چێژن، یعنی کێشاگیانە ڕوویوە، ڕووکەش یعنی کێشیاگە وە ڕوویوە. یعنی تۆ مەسەڵەن سیمێکی مسیت هەست پلاسیکی ئەدەی وە دەوریەوە ێژن ڕووکەش. سەتح یعنی سەتح یعنی سورفەیس بە ئینگلیسی، ناوێتە ڕووکەش. منزور سەتحیتە دروستە. تۆ چۆن ئەدیبێکی نەتوانیگە یەک گوشە دروستکەی؟ ئەمە باوە لە حەلیمە کوردستان، ئەمە باوە. دەی تۆ چۆن نەتوانیگە دوو ئیسلاحیە بەی لەقەی بێژی کاکە ڕووکەش مەعنا نادات. ڕووی چی کێشیاگە؟ بەسەر چیا کێشیاگە؟ ئێمە سەتحمان هەست، عمقمان هەست. ئەو نییە تۆ دەسەر بردە قوڵایی یا سەتحە یا عمقە. ڕووکەش داستانی فەرقەکە. هەڵبەت ئەمە کاریگەریەکی مەزن و باش دەبوو گەر قوڵایی ڕاستەقینەی خۆی بپێکایە. بەڵام کە لە ئاستی ڕووکەش مایەوە، دەبێتە زەمینە سازکردن بۆ جۆرە مۆڕاڵێک دەیان جار لە مۆڕاڵی دەسەڵات ترسناکتر. پەیامەکەی وا لەگران. چۆن لە ئاستی ڕووکەش ئەمێنێتەوە؟ کێ باعس ئەوێ کە لە ڕووکەش بمێنێتەوە؟ خەڵک تووڕە هەست، خەڵک برسێتی ئەکێشێ، خەڵک تەحقیر ئەوێ تەوهینی پێ ئەکرێ، خەڵک جاوز بە ساحەت، خەڵک هەموو تەعەدایەکی پێ ئەکرێت. کێ ئێشێ بێت ئەمانەی کە ئەم خەڵکە خەریکە بە چاوی سەری ئەیوێنێت ئەمیقی بکاتەوە بۆی، قوڵی بکاتەوە بۆی، لە بنەڕەت و پێبێژێ دەسەڵات بۆچی هاتکە، گەرەکی چی پێ بکات، ئەم ئازارانەی کە هەسی، ئەم ڕەنجانەی کە ئەی کێشێت، ئەم نابودەی کە تێی کەوتکە بۆ وای پێ هاتکە. کارە کێزەمە. ئەوە نیە ئێمە گرتگمانە سەستۆ، ئەوە ئێمە تین دقیقە بە دقیقە، سانیە بە سانیە بە خەڵکی ئێژین. تۆ ئەم ئازارانەی کێشی بۆ ئەی کێشی، لەسەر چی ئەی کێشی؟ ئەم فەسادە لەکوێ دەسی پێکرد؟ مارسێل پرۆست کە من مطمئنم نایناسی، کە من مطمئنم کتێوەکەی نەخوێندەسەوە. ئای بەختیار عەلی، مارسێل پرۆست تووشی نەخۆشیە بوو بە ناوی ئاسم، تەنگی نەفەس. ئاسم. مارسێل پرۆست پێیان وتبوو ئاسم حملەیەکی عەسەبیە، دەرگیریەکە لە پڕێکا لێتەدا لێدەسێنێتەوە، تۆ ئەکاتە دوو بەش، ئەتکاتە دوو ئینسان. مارسێل پرۆست وەختی زانی ئاسم دەرمان ناوێت و نەخۆشیەکانی تریشی قوڵتر ئەکاتەوە، بەم نەتیجەگەی وتی پزیشک ئەنتەری دەوروبەری نەخۆشن.
و تەعاتری بۆ ئەکەن و هەر نەخۆشی بکەوێتە شوێنە شەفا خۆی خەڵەتان دەگە و عمرە خۆی بەتاڵ کردگە تو ئێشێ واقعیەتە نەخۆشی قبول کەی و بەسەر یا زاڵبی و دەرون یا زندگی بکەی و بتوانیت خوی پێ بگری تەوەجۆت کرد مارسل پرۆست بۆ خاتری ئەوەی کە ئاسم دەرمان کات مەجبور بوو مراجعە بکات و خاتراوت زووی دوور گەرەکی بوو بزانێت لەکوێ ئەم ئاسمە دەسی پێ کرد چون وتیان لەش هەم گیانە هەم لەشە پزیشکی جەدید هەردکیانی متەرادەفی یەکتری ئەگرت دێ ئەیان پێکەنین ئێمە دێ لە پزیشکانە فەڕەنسەوی ئەیانوت ئێمە تا ڕۆح لە ژێر چاقۆی جەڕاحیە ئازمایشی نەکەین باوەڕی پێ نایەرین کاورای ژواوێداوە دەی ئینسان زینەگە بەوەی کە ڕۆحی هەز وەختی مرد ڕۆحی ئەڕوات تەبیعەتە نامێنێ یعنی گیانی نامێنێت پس ئینسانە مردگ ڕۆحی تیا نییە لذا ئەوە بوو کە ڕەوانشناسەکان چوون بە شوێنە ئینسانە زێنک و لەسەر ئینسانە زێنک کار بکەن کە ڕۆحی هەز ووتیان کارکرد و تەئسیر ڕۆحێکی زەئیف لەسەر جسمێکی قوی نابوو دەکا وەکو ئەوەی کە تۆ مارسل پرۆست بەمانە مەشغوڵە بێ لە ڕۆمانەکەی لە بە شوێنگەڕانە کاتە لە دەستچووەکانە بەمە مەشغوڵە وێ ئەوەی کە تۆ ئینسانێکی ئیرادەت نییە لەشە کارەکە چاوە کارەکە سیەکانە کارەکەن دڵە کارەکە ماسوولکەکانە کارەکەن هەموو شتێکە کارەکە بەڵام ناتوانانی هەڵسی تۆ خەریکی خەفاوی ئیرادەت یانیە دەسەتەکان بی ئیرادەت یانی ئەزنەک بی هەڵسی تۆ ئیرادەت گەرەکە و پزیشکێتی ئەم ئیرادە بە تۆ ئەدات پزیشک باعثەوێ بە دەرمانێ بە قورسێک کە بە تۆی ئەدا و ئەو تەوەهمە کە بە تۆی ئەدا تۆ هەڵسێنێتەوە بۆیە مارسل پرۆست چوو بگەڕێت بزانێت لەکوێ زەمانە مناڵیە ڕۆحی خەچەیەکی خواردەگە گیانی خەچەیەکی خواردگە کە بە ئاسم گەیگە چون ئێژن ئاسپ حەملەی عەسەبیە قاستێگەیت ئەم مەردمە ئیشەیەکی بڕوات و دوا بزانێ بۆ لیان قۆمیاگە ئەمەی کە ئەمڕۆ حاڵی خراوە گیرفانی خاڵیە کەرامەتی نییە تەعەدای پێ ئەکرێت ڕۆزێ سەد جار ئەی هاڕن شخصیەتی نەماگە تەحقیر ئەکرێ ئێشێ دانێ متەخەسس بڕوات و دواوە بۆی بڕوات و دواوە تا بە موو هەڵکێش دەری بێرێ بە پەنس جەڕاحی دەری بێرێت تا بفەهمێ داستانەکە چییە تۆ چ کارەی دەی ئەی تۆ چ کارەی ئەی تۆ چ ڕۆڵێکە بۆ خۆت تعریف کردەسە و ئاخرین هەنارە دنیا و قەپی پیا بکەین فرەخۆشە و کەشتی فرشتەکان و تۆ ڕەساڵەتە چییە لەگرا تۆ کێشێ قوڵی بکاتەوە ئەم مەردمە خۆیان بخۆیان قوڵی بکەن و دەیەگەرە مەردمەیان توانی خۆیان قوڵی بکەنەوەی تر بۆ بە تۆ ئێژن ڕووناکبیر بۆ بە تۆ ئێژن ڕۆمان نەویس تۆ ئەم ملتە بە چی کردگەسە پووت ئەم عنوان و تایتڵانتە بە چی بەدەست هاوردگە وەلێ لەگرا دووبارە تێتە سەرەوەی کە دەبێتە زەمینە سازکردن بۆ جۆرە مۆراڵێکی دەیان جار لە مۆراڵی دەسەڵات ترسناکتر دووبارە چوە سەرە ئەخلاقە سوڵتە ئەوە چیەکە لە ئەخلاقە سوڵتە ترسناکترە دەیان جار هەرجومەرجە کیۆسە چیە ئەوە دەیان جار ترسناکتر کامەسە دەیان جار ترسناکتر چییە
تۆ چۆن ئەمانە نایە هەر لە خۆت و حکومە دەی بێژە چه اتفاقێکە کەفەیە کە ئەم دەسەڵاتە نەمێنێت چه اتفاقەیە کەفێ ئیستا ئەم دەسەڵاتە هەز چۆنە نەمێنێ چۆنە نایژێ ئای بەختیار عەلی نایژێ دەیان جار ترسناکترە مۆڕاڵ یعنی چی یعنی ئەخلاقە هەرجومەرج ئەوەی کە ئوروپایەکان سایەکەن بەناو ئانارشی ناوی بوون چی انقلاب منزورتە ئەخلاق ڕڤلوشن انقلاب ڕاپەڕین ئەخلاق ڕاپەڕین چۆن دەیان جار ترسناکترە لە چه منزەرێک و ترسناکتر لە منزەرە عەداڵەت و لە منزەرە ئازادی و لە منزەرە سەروەریوە لە کامە منزەر ترسناکترە و تۆ بۆ ناتوانانی تەوزیحی بەی ئەی بەختیار عەلی نا تۆ فقط ئالەگرا دروست کردیاگی ئەمە بنووسی تۆ ئەم دەسەڵاتە تێڵی تۆ ئەقڵ ئینسانە کوردی تەجاوزی پێەکەی فاسد یەکەی تحتە ناوە ڕۆشن فکر لەو شارەی کە مامۆسانیە تۆی کەڵەشێر ئەقولێنی تۆیان کردگەسە قولەکەرە مەیدان تۆیان گەورە کردگە بەختیار عەلی چۆن لەو حەلیمە کوردستانەوە تۆ ڕۆشن فکریتی یەکێ وەکو من داناوەزێتە سەرە تۆ ڕەهاتێکە ئەینووسی موو بە مووی لێ بکێشێتە دەرەوە بژێم چرت و پرتە چێن و ساکتە مەرتیکەی کڵاو بەردار مەرتیکەی جاهل مەرتیکەی مزەخرەف مەرتیکەی شارڵەتان حەج کە زەمێنەوت کە بە تۆ لە هەم کوردەوارە ئێمە دوو نەفەر پەیانە بوو یەخە بە تۆ بگری دەری بخات و چەنێ بنە بۆشە تۆ چەنێ دەست کردی دەیان جار ترسناکترە لەگاگەرێکی حکوومەتە حەلیم بێڵێتەوە لاو دەیتر و ئەڵتەرناتیڤ نییە و ئەی تۆ بەدیلەکە چیە و لاوت خۆ بەدیلەکە ڕوێ چاڵە چاوت با بفەهمی ئەوەی بە شوێنە شەفا ئەگەڕێت تا ئاخری عمری نەخۆشە بەڵام ئەوەی کە لە دڵە زندگیە بە شوێنە زندگی وە ژیانە ئەگەڕێ لە ناوە نەخۆشیە و هەڵ ئەسێ کە بەسەر نەخۆشیە زاڵ بوێت و لەگەڵ ئەم دیاردەیە نەخۆشیە هەم بیناسێ هەم دەرکەوێت ئەم ئینسانە هەمەتوانێ شەڕکە هەمەتوانێ ئیدامەی ژیان بدات هەم ئەتوانێ مەقولەیە نەخۆشی فڕە بدات بەڵام ئێوە نەخۆشی پەروەردە ئەکەن وەکو چۆنەها مەسەڵەن کاورایە لە ناوی خێزانەکەی خۆیان نەخۆشی بۆ پەروەردە ئەکەن مەسەڵەن کاورا محیبەتی پێ نەکریاگە و تەوەجوی پێ نەکریاگە و پژمەیەک ئەکات و کەنیشک تێتەوە دەوریا و ژن تێتەوە دەوریا و کوڕ تێتە دووریا و حەزی پێیەکە هەر لە خۆی نەخۆشترەکە پژمەکە ئەکاتۆ کۆرۆنا ئەکاتە تەنگی نەفەس ئەکاتەوەی ICU بازیاتر دڵیان بسووتێ بازیاتر شتیوەنم بوو بکەن بازیاتر ئەمە پەروەردەکردنە نەخۆشیە و ئێوەم فڕموڵە ئەزان ئەیزانن بۆی واتانەکردە بە مردمە ئەم مردمە شەهاب سەنگ لێی نەداگە تۆ وات پێکردگە بەختیار عەلی و ئەمسالە تۆ و حکوومەتە حەلیم ئێوە واتان کرد بەم مردمە وا ئیستا بەری پێ ئەگری ئەم مردمە قیام نەکاو دەیان جار ترسناکترە کڵاو بەردار دەسەڵاتی قەیسەری دەسەڵاتێکی ستەمکار بوو منزور سزارە چی تزار قەیسەر نییە براکەم ئێوە بە هەرچی شتە ئێژن قەیسەر ئەوە سزار و قەیسەر بوو تزارە سزارە سزار هەنە ڕۆمە تزار هەنە ڕووسیەز ئۆکەی دەسەڵاتی قەیسەری دەسەڵاتێکی ستەمکار بوو بەڵام ستالینیست کە دوای قەیسەریەت هات جیهانێکی وەها تاریک و ترسناکی دروست کرد خەیلێ درۆت کرد خەیلێ کەلەودای لە سەنگ خەیلێ بێجات کرد اتفاق انقلاب ئۆکتۆبرە 1970 شەوروی داستانێکی هەست سەوایە ستەمگاریە تزار ئاغازە گوزارە سیستەماتیکە ڕووسیەس بە مۆدێرنیتە و ئیسلاحاتێک کە تزار ڕووسیە قەرارە بیکە 1860 بە حکمە تزارە ڕووسیە ڕعیەتی نەما لە ڕووسیە ڕعیەتەکانی ئازاد کرد کە لەو بەشە تۆڵستۆی بەباشی لە ڕۆمانەکانی ئاڕواتە سەری اتفاقاتێک کە ختمە بە ئینقلابە ئۆکتۆبرەوێت لە وەستانە لە بەرامبەر ستەمکاریە تزار نەبوو اتفاقاً هجوومت ئەندێشەی تازە لە وڵاتەکان ئەوروپای غەربی بوو
ئەیتیزم و کۆمۆنیزم و ئەنارشیزم و لیبرالیزم و اتفاقا لیبراڵەکان ڕووسیا خەیلی قودرەتمەندتر بوون لە بۆلشویکەکان و بەخاس بزانی تەبەقەی ئەشرافیەت ئەکسەرین لیبراڵ بوو و بەرزت دەسەڵاتە تێزار بوو پاشان نەبوو بە ئیستالینیس انقلابە شەوروی یەواش یەواش بۆلشویکەکان بەسەریا حاکم بوون دەورەی ئەوەڵیش لێنین بوو دەورەی دووەم ئاغای ستالین بەسەریا زاڵ بوو وەرێ تۆ ئەم قیاسە ناتوانی دروست بیکەی فقط ئەو ستالینیستی و دەورەی ئستالین ئەبزارە کوشتن فرەتر بوو ئستالین پێیان فێر کرد کە بەجێ ئەوەی خەڵکی بکوژێبی هەنێرێتە سیبری لە سیبری بەهرەکەشی لێ بکات ڕەوانشناسێکی فەڕەنسەوی فێری کرد اتفاقا ستالین ئەو کارەی کردووە تۆ گەرەکتە بیکەی وا تۆ لە ڕۆمانەکانە ئەیکەی ستالین گەرەکی بوو بە زۆر خۆی خصلەتە ڕووسیا بگۆڕێت تەمەدن ئۆرتۆدۆکسی ڕووسیا بگۆڕێت خوا تعتیلکا لە ماڵەکانە مردمە و تعتیلی کرد نەریتە ڕووس تعتیلکا و تعتیلی کرد بنەماڵە لە ڕووسیا نابود بۆ بکا و نابودی کرد تۆش واکەیتە تۆش لە ڕۆمانەکان تا واکەیتە ئەینە هەمان کارەکەی ئەینە هەمان فەرمانکردریا بە دار و دەسێ ستالین کە فەرهەنگە ئۆرتۆدۆکسی ڕووسیا لەبین بوون بە کۆمۆنیزم و لەبینیان برد و ئەمە قەشەنگ دەسایۆفسکی لە ئاسەوارە خۆیان بەحسیەکە تۆڵستۆی بەحسیەکات قەشەنگ ئەو پێشزەمینانەی کە نظام سوڵتەی جەهانی دای ئەنێت و ئەو گەوداڵ و چاڵەی کە دای ئەنێ بە ڕووسیەوە تێیەخە و تێیەکە فێ ڕووسیە تۆ ئەمە لە ڕۆمانەکەی ماستەر و مارگاریتای بۆلگاکۆفە بە باشی ئەوێنی من قەسەمە بۆ خۆم تۆ نە بۆلگاکۆف خوێندەسەوە نە ماستەر و مارگاریتات خوێندەسەوە نە لێ ئەزانی نە لێ حاڵیتە تۆ ئەگەر پیاجی پێدانێ لەم ڕۆمانانە دانیشەوە تەفسیریان کە تا بزانم تۆ چۆن خروجیەکە دەوێت بەمە انقلاب خراوە ئەمە قسەی جمهوری ئیسلامیە ها ئەمە قسەی نظامە سوڵتەس ها انقلاب خراوە و هەرچی ئەزمونە دوای انقلابەکان و گە بگەسۆ دیکتاتۆری و بگەسۆ پیاوکوژی و بگەسۆ تەسفیە و مۆڕاڵی دەیان جار خەتەرناکتر وها تاریک و ترسناکی دروست کرد کە بە قەیسریەت بەراورد ناکرێت دەبۆ نایەکەی ئابێ بەراوردێکی بکە تۆ هەروە لە خۆتە تۆڕەها دەدەیتە دەر حکمە دەیتە دەر بێ بەراوردێکی بکە بۆ نایە بەراوردێکی بکەی اتحادە جەماهیری شەوروی بوو بە گەورەترین قودرەتە ئەتۆمیە دنیا ئەووەڵین کشوەرێ بوو ماهوارەی هەناردەهاوە یۆری گاگارین پێی خستە ناوی مانگ ئەمریکانەی خست درۆی کرد فیلمەکانی ساختە بوو اتحاد جەماهیری شەوروی لە وەرزش گرتگە تا فرەشتێ کەوتە بەر ئەوەڵین هاوەپنای مافۆق سەود یا اتحاد جەماهیری شەوروی دروستی کرد میگە 21 کە ئەمریکا F-16 بۆ مقابلەتەکە میگە 21 دروست کرد مەگەیوە حەز بەم شتانە ناکەن تشکەوت و دەسەڵات و ئەو بالە و تەئاتر و موزیک و سینەماوە لە ڕووسیە بوو ئەو کاتە لاشکۆ نەبوو ویاڵەتی متحدەی ئەمریکاش نەبوو پاستانارکی بوو سۆلژێنیتسینی بوو مایاکۆفسکی بوو وا نووسەر عەزیمانەی کای بوو ئەمە پێوانەکانە ئێوە مەگەر نییەن چون تۆ لەگرا مشەخەسی ناکەی تۆ وەختی حملەکەیتە سەر کوردیەت بە تەمامە قودرەت و حملەکەیتە سەر نەریتەکانە ئینسانە کوردی لە بەرامبەر یا ئەمانە بەرجەستەکەیتەوە ڕەقس بالە و پەیکی شەرا و مەگەر وایە بۆ ئەمانە بەرجەستە ناکەیتەوە تۆ
مەگەر ئاهن و کالا و فیشک و کارخانە و تۆپ و هەواپەیما و مەگەر ئەمانە بەرجەستە ناکەیتەوە تۆ ئەی بۆ شێتە ئیاڵەتە متحدەی ئامریکا بووگن گەشتتان ئەوداڵینی نەوکەرینی بۆ بێ ئەمانە بێژە هەڵی سنگێنە دەورانە تەزار تەقت دەورانە ستالینە تا بزانم تۆ لەکوێها گیرە هەستبێی مشکلت لەکوێ لەگەڵ ئەستالینا هەست مارکس وتی بریتانیا حەقی هەست لە هندوستان بکوژێەوە بە زۆر بیانواتە ناو دەورانە سەرمایەداری لە ڕاه ڕۆشتە قەیدە سەرمایەداریە مارکس وتی فاوست لە گۆتە لە فاوستە حەقیدا بە فاوست دنیا نابوو کات بۆ سیس و فیلمۆنیش بکوژێت بۆ خاترەوەی مۆدێڕنیتە بێرێت شتیان قبولیان کرد مۆدێڕنیتە بەهای هەسێشێ بیدەی ملیۆن ئینسانی شێ بکوژێت تۆ مەخالفیتی ئەی چۆن شێر و هارە مۆدێڕنیتە بووگی ئەی چۆن حیتەرانەکەی بەدواییوە بۆچی قینەتێ لە دەسەڵاتە ستالین بێ تعریفی کە بزانم بۆ قینەتێ لە دەسەڵاتە ستالین چی ئیرادێکی وەزانی بۆ تۆ زاتنیە قسانە بکەیت ئەم توڕە هاتانە وا لە حەلیم ئێوە باسیەکەن و لەم کوردەوارە ئێمە باسیەکەن پیاگ نییە خەتان پێ بگرێ بێژێ بێ بزانم ئەم توڕەهاتە چون تۆ ئەگەر بێ ئەمە بێژیت 2000 کونی ترە لەیەکەوێتە دەر وەکو ئەوەی کە شەهریارە تەحماسبی و نەعیمە نەجەفی داگیانە لە سامان جرجیس کوشتگیانە جنازەی ڕووناکەن مەدارکەکەی نادەنە دەرەوە وەلێ چون قبلەن خۆیان سواڵیانە کرد بە سامان جەرجیش پوڵە خەڵکی بسێنن فویان تێکرد و سامان جەرجیسیان گەورە کرد و ئیستا ڕووی نییە بنووسێ سامان جەرجیس بە ئیدعای جەدیدیان معتاد بووگە و خوێڕی بووگە و چاری ناکەن چون خۆیان گەورەیان کرد و گەورەس و بەڕێزە و هونەرمەندە و قارەمانە و شۆڕشگێرە و ئیستا ناتوانێ بە سوورەتە مەخفی ئەم قسەکە تۆ ناتوانی لە ئستالین ڕەخنە بگری چون ڕۆمانەکانە تۆ هەمان لە تۆ دەستالین تاقیبەکە بە زۆر بە تەهدید و تەحقیر گەرەکتە مۆدێڕنیتەیە ئامرانەیە ئێرانی جوولەکەیە ئانووسی کەیتە ناو زەهن ئینسانە کوردی تۆ و تۆزیح نادەی بۆیە یەک نەفەر بۆ تۆ کامنتی نەنووسا مەنزورت چییە لەم قسانە سەبا بێنە سەر مەسەلەکەی ئێران هاوارەکانی ئۆپۆزۆسیۆنی ئێرانی بۆ داد و یەکسانی لە زەمانی شادا بە دامەزراندنی جۆرە ستەمکاریەکی دینی دوای هات کە لە لای هەمووان بینرا و ئاشکرایە خەیری غەڵەتە کرد لە ئێران ئینقلابە مەردمی سوورەتی نەگرت شای ئێران بە تەمامە قودرەت لە بەرامبەرە کۆمۆنیزم و ئێسیاوەری هەوسارە شیعەی وەڵ کرد ئاخوندسازی شیعەی کرد و ئاخوند لە ژێرە حمایەتی ایالەتە متحدەی ئامریکا و حوسەینی ئێرشاد باز بوو و عەلیە شەریعەتی لەوێ قەشریە کرد قرچەی هەڵەساند وەلی بە کتێوێکی ماهیسیای کوچولیە سەمەدە بێڕەنگی بیان گرتایتە بە خەرمەگەس بیان گردایتە ئەیان خستە و جێگەوە عەرەب نەیخست و نابوتیانە کرد هیچ ئینقلابێکی مەردمی سوورەتی نەگرت ئینقلاب کاملەن ئەمریکایی بوو و پرۆژە بوو کە عەلیە خامنەی و ئایەتوڵڵا خومەینی بێرنە سەرەکار و هاوردیان تۆ ئاوا بووگی تۆ ڕووناک بیرە ئەم مەردمە ئێمە گشتمان چاومان پێکوت و خەڵک بۆ داد کامە خەڵک بۆ داد چێ بوون ئەم خەڵکە بۆ داد مشتێ دانشجوو بوون خۆیان سازماندەهی کرد و تحتە ناوە چی تحتە ناوە مجاهدینە خەڵق تحتە ناوە فەدایانە خەلق و عدەیەکیش ڕجاڵە کۆنەکارە سیاسی بوون خۆیانیان لە چوارچەوەی لیبرالیزم و ملی گەرایی و بەناوی نەهزەتە ئازادی و چوزانەمەوانە جبهەیە ملی و ئەوانە سازماندەهی کردبوو هیچ وەزنێکی ئیجتیماعیشیان نەبوو انقلابە 57 خۆماینی کردی دیمان بەکوێ گەیشت
ئەم قسانە دانێ ئینسانە سەدحی بیکە ئێوە قبولیەکەن، بەڵام دانەیە کە چوار ترێری ئەلقابی ناکێشێت خەیلی سەختە ئەم قسانە بکە ستەمە ئەمەشی یەخەی پێ بگیرێ بێت تۆزیح بدات بێت ئەسەن دەرمەوردە ئینقلابە 57 ئێران قسە بکە خواستە مردم بۆ داد کامەسە نمودەکانی بێرە مردم ئێران چۆن خواستی بوو بە داد هەروە لە خۆی گاگەلیە هەڕەمە چییە بیدە قەیەوە خۆ کەسێ نیە حساو لێ بکێشێتەوە بیدە چەرت و پەرت بێژە بۆ خوات حاڵ خارەوە بەگشتی مێژوو پڕە لەو ئۆپۆزیسیۆنانەی کە لە دەسەڵات ترسناکتر و دڕندەترن یانی چۆن یانی سە جەرمی کۆربین لەم هەتیوە شێتە ترسناکترە ئۆپۆزیسیۆن منزورە چییە؟ منزورە ئینقلابە تۆ چۆن وشەی ئۆپۆزیسیۆن بۆ ئینقلاب بەکارەوەی منزورە بەرەندازە منزورە ئینقلابیە منزورە کێز ئەها پەس هەر کەسێ دەسەڵاتێ لە دنیا ئەخات فرە قێزەونترە لە دەسەڵاتەکە منزورت ئەوەسە منزورت ئەوەسە پس ئەم مەتنە وا تۆ فکرەکەی فرە شاخک گات شکانگەیشی بی تۆزیحی بی ئەنا کاورایەتی هەڵدریاک ئەمە 2000 گافە گەورەی واتیە لێرە ئۆپۆزیسیۆن بوون خۆی لە خۆیدا فەزیلەت نییە گەر ڕەخنەگرتن لە دەسەڵات لەسەر مۆڕاڵێکی مرۆڤ دۆستانەی ڕوون و لەسەر هزریشی کراوە دانەڕژیابیت یعنی ئەم مردمە لەسەر بغز لە بەرامبەرە دەسەڵات ئاوێسن هەوە حەزی پێ ناکەن و خوشیان ناوێت و هیچ دەلیلیکیان نییە و هیچ بنەمای ئەخلاقیەکیان نییە و مرۆڤ دۆستانە یعنی چی مرۆڤ دۆستانە ئەم چمکانە تۆ بەکاریانەوێشی معنیان کەیتەوە من نازانم مرۆڤ دۆستانە یعنی چی یعنی بگەینە خیابان یەکتری ماچکەین دەبخێنە ناو دەمی یەکتری مرۆڤ دۆستانە چییە چۆنە دەنگە ئینسانەکانە قەرموقاڵە ناوە خیابانە لە هەر کوێ 20 نەفەر ئینسان هەبێت مرۆڤ دۆستایەتی هەست یعنی چی مرۆڤ دۆستانە ئەم مرۆڤە کێس ئەم دۆستایەتیە چه شکلیە لەسەر چه بنەمایەکە بە چه سوورەتێکە چۆن ئەکەوێت ئاسڵی لەکوێوە تێ لەسەرە کامە بنەما و مانیفێستۆ تێ لەسەر مافێ مرۆڤ تێ لەسەڵ نگاهە ئاسمانی تێ لەسەر کەڕەم ناو بەنی ئادەم تێ لەسەر کامە تێ مرۆڤ دۆستیە چه شکلیە تۆ ئێشێ لەسەر مرۆڤ دۆستی ئۆپۆزیسیۆنی لە خۆیەوە فەزیلەتی نییە چۆن لە خۆی فەزیلەتی نییە چۆن قیامە لە بەرامبەرە زاڵم فەزیلەتی نییە سەرکە بەختیار عەلی کاورایەتی هەڵدریا گوێبە ماف ئەزانی لەکوێ تێتە دەرۆ ماف لە خروج تێتە دەرۆ خروج ئەزانی یعنی چی یعنی ترازان ئەزانی یعنی چی یعنی لە جێگەیەکە هەرچی شتە ئارامە تەرانەی فارسی ئەزێژێ هەرچی شتە ئارامە و من فرە خۆشبەختم ناگەهان یەک نەفەر هەڵەسێت و قیام ئەکابەر عەلەیه نۆرمە کۆمەڵگا و ئێژێ من لەگرا حەقێکم ئەزوە دفاعی لێکەم ترازان لە ترازان تێتە دەرۆ مافێ هەر لەو لاوە نەهات کە ئەترازێت وەکو ترازانە ئەنتیگۆنە دانیش لە پای منبەرە ئێمە دانیشە بەشک و تۆزێ فێربی تێ هەڵبریاک تۆ کێ گەورەتی کردگە کێ گەورەتی کردگە کێ ئەفووی تێت کردگە تۆ ئەمانە نازانی ڕۆمان ئەنووسی مەرتیکە ئەحماق ئەو حەزلیاتە و چرت و پرتەی تۆ ئەینووسی بەناوە ڕۆمان داخم چی بێت داخم لەکوێ کۆپیت کرد بێت مافێکوەر لەسەر ڕەفتارێ مرۆڤ دۆستایەتی سێم عەجەب مۆڕاڵێکی مرۆڤ دۆست ئەخلاقە مرۆڤ ئەخلاقە ئینسان دووستی یعنی چی ئەخلاقە ئینسان دووستی
ڕۆن و لەسەر هیزرێکی کراوە. هزری کراوە مەگە هەرزی داخریاگیشمانەز باوێ و تەواو فیلمە نەزانی. ئێمە ئەقڵە مەنفعەتی ئەقڵە معیشەتیمان بوو، ئەقڵە فەلسەفیشمان بوو، وەلێ ئەقڵە داخریاگ و ئەقڵە کراوەمان نەبوو. کراوە یعنی چی؟ عەجەب کراوە دەرگای ماوە وەسەری چی بیکاتەوە؟ لەسەر ئەقڵێکی کراوە؟ عەجەب لەسەر هیزرێکی کراوە دانەڕژرابێت. گەر بەرهەمی پرۆژەیەکی ڕەوشەنگەری ئەی بۆیەکی ڕووناکی ڕەوشەنگەری ڕاستەقینە نەبێت. گەر بەرهەمی پرۆژەیەکی ڕەوشەنگەری ڕاستەقینە نەبێت. ڕەوشەنگەری ڕاستەقینە چه شەکلیە؟ چه شەکلیە ڕەوشەنگەریە ڕاستەقینە؟ ڕەوشەنگەریە درۆکینە چه شەکلیە؟ ڕەوشەنگەریە درۆکینە ئەمەسەوا تۆ فویان تێت کردە بووگی تۆ نووسەر و ڕۆمان نوویس و فیلسوف و ئەمەسە درۆکینە ئەمەسە تۆ فویان تێت کردگەنا نیتا بەحەدە نیتا مەحەدە. ئەو جامعە خوێنەری تیانە نا تۆ هەڵە تەکێنێت ئەنا کتێوەکانە ئەگری حەڵقەیانەکە کاتە ناوی دەمە کاتە ناوی حەڵقە تیانە. پڕۆژەی ڕۆشنگەریشمان هەز مەگەر بابا کەس تێناگە لەمانە. ئەم دەستەواژانە یعنی چیدا لاتینەکەی بنووسە تۆ فرە حەز بە ڕۆژاواکەی. دەشێت مۆدلێک لە دەسەڵات دروست بکات ترسناکتر لە دەسەڵاتی خۆی. چۆن مۆدلێک لە دەسەڵات دروست دەکات ترسناکتر لە دەسەڵاتە خۆی؟ ئەگەر ئینقلاب خراوە مەرتیکە بۆ ئینقلابە سەنعەتی خراو نییە، بۆ ئینقلابە سەرمایەداری خراو نییە، بۆ ئینقلابی ئەلێکترۆنیک خراو نەبوو، بۆ ئینقلابە دیجیتال خراو نەبوو. مانە گشتی ڕەڤۆلوشن بوون. ڕەڤۆلوشن ئاف ساینس، ڕەڤۆلوشن ئاف بایۆلۆژی، ڕەڤۆلوشن ئاف تەکنۆلۆجی. چۆن ئەم ڕەڤۆلوشنانە خراو نییە بەڵام ڕەڤۆلوشنە دەسەڵات خراوە؟ چۆن؟ خەڵکی کوردەوارم کاورا خەت ئەدا بە زێهنە ئەوانەی کە دانیشتجوون و قەشرە جەدیدن و حەزی پێکن و بەختیاردەجی عەلیا خوێنینەوە و فرەشیدینەوە هەنارەکە خوێنگەسۆ نەوەڵاو من کەشتی فرشتەکانم خوێنگەسۆ کەشتی فرشتەکانم خوێنگەسۆ نەوەڵاو تەقە حەناری دنیام خوێنگەسۆ. ئەمە خەت ئەدا بە زێهنە مردم. ئەم تیاڵدریاکە لێرەوە زۆر جار بۆ ئەوەی لە پاشە ڕۆژ تێبگەین دەبێت سیر بکەین چ جۆرە مۆڵاڵێک دەیەوێت خۆی بە ئاڵتەرناتیڤی ئەو دەسەڵاتەی ئەمڕۆ پیشان بدات. کاکە بەختیار عەلی خاس گوێ بگرە با من دەرسێکی ترە لە زندگی پێ بدەم. حەق ئەوەڵیەیە ئینسان، مافە یەکەمینە ئینسان، مافە یەکەمینە ئینسان هەبوونە مافە بەرەندازیە. خاس گوێ بگرە با دەفعەیەتر بۆ تکراری بکەمەوە مەرتیکەی فیلسوف گوێ بگرە. یەکەم حەق و مافی خەڵکی کوردەوار ئەمەسە حەقی ڕۆخاندنی دەسەڵاتی بێت. بەر لەوەی حەقی ئازادی بوێت، بەر لەوەی حەقی دموکراسی بوێت، بەر لەوەی حەقی مافی شارۆمەندی بوێت، بەر لەوەی ئەوانەی تۆ حەزی پێکەی. من بە زوانە تۆ خەریکم قسە ئەکەمە بەو ئەدەبیات و فەلسەفەی سیاسیە قسە ئەکەم تۆ حەزی پێەکەی مەرتیکە. پس یەکەم ماف
کە ئینسانە کوردی هەسی مافی ڕۆخاندنی دەسەڵاتە و حەقی مسلەمێسی تو چۆن ئەمێ لە زەوتەکەی لە ژێرە ناوە ماف ئالتەرناتیڤی ئێشێ بێ تا ئالتەرناتیڤ من ئالتەرناتیڤم نییە تۆ سەرەتانی ئەو وەڕم فرادەم من حەقمەز لە بەرامبەر فەسادا قیام بکەم نە مافیە مردمە فەڕەنسا چ بوو وا حەملەیان کردە زندانە باسیل مافیان نەبوو چۆن ێژنی انقلابە فەڕەنسا بۆ ئەوڵینجان ملەتی هاوردە ناوە تاریخ مەبەستیان چ بوو پس ئەوەڵین مافێ کە ئینسانە کوردی هەسی مافە ڕووخاندنە دەسەڵاتە ئایستەی بۆتان دەرەکەمە مەرتێکی پۆفیوزە کێس تۆ کەرە کامە ئاواگیت میرزا بنویسە کوێی کێوە تۆت کێسی ڕووناک بیر تۆ ئەمر پێت مشتەبە بووگە یاڵقوز مردم هیچ ئالتەرناتیڤێ نایێرێت تۆ خەریکی وە مردم ئێژی بڕوا بە شوێنە شەفا بگەڕێت ئەم مردمە خۆش ناوێت تۆ بەم نەخۆشیە تۆ ناڵێ ئەم مردمە بەم نەخۆشی و هەڵسێ بەدەم ئەم ئازارە و زندگی بکاوە دەسی بوو بەوە سعیکا کۆنتڕۆڵیکا وەسعیکا بەسەری وەزاڵ بێت نایڵێ بڕۆ بۆمان بێرە چۆن دەسەڵاتی دانی من حەقم هەست وەکو ئینسانێ ئەوەڵین حەقمە مەسە لە بەرامبەرە دەسەڵاتە بوێسمەوە بیڕۆخێنم حەڵیت بوو لێودا چی دروستەکەم و خەبڕەتی هەست ڕەوەندە تاریخ منیش ئێشە تاریخێ تێی بکات کە دنیا تێی کردگە منیش ئێشە بکەومە ناوە ئەزمون و خەتا تا خەلاقیەتم بوێت منیش ئێشە بتوان مشتبا بکەم تا خەلاقیەتم بوێت منیش ئێشە بەرپایەی کولتورە جامعەی خۆم ملەتە خۆم سەرزەمینە خۆم بتوانم دەسەڵاتە خۆم دابنێم مەگەر لە ئینقلابە فەڕەنسا تا ئاخرین ئینقلاب و جمهوریە ئاخریان چەند جمهوری اتفاق کەوتگە بەسەر کامە مەراحلە زاڵ بوو نەمانە تا پێشنیهارێکە نەهاوەردوێت و قەڵاتە کرد تۆ کێ مەرتیکەی پۆفیوز تۆ ڕووناکبیری کارمەندە حکوومەتی دەستگای ئستخباراتی تۆ کێ وایتە جبهەی مردمە وایتە جبهەی بەر عەلەیهە مردمە کە وایتە جبهەی بەر عەلەیهە مردمە تۆ کارە مەگە هزر و ڕامیاری نییە هزر و ڕامیاری تۆ ئەمە بە تۆ ئێژێ چۆرتکە بخێەوە مردم بێژی لاوە تا ئالتەرناتیڤتان نیە تەکان نەخۆن و بەر عەلەیهە زوڵم قیام نەکەن و لاوە مەکەن و دەسی بۆمەون و ئەرێ ئێستا معلومە کێوە تۆ نانەدا تۆ بە کێ ملێ کردەسە پووت ئاسارە ئەحمەقانەی تۆ چاپەکەن چاپیەکەن و فوتێکەن و زلیەکەن و بەڕاستی و پسپۆڕە و بەڕێزە و زۆر باسەوادە و زۆر مهمە و تۆ ڕەحات ڕەخنەگرتن بە دەنگێشی بەرز دژی دەسەڵات بەشێکی بچووکی گەمەکەیە لە پشت ئەو ڕەخنەیەوە دەبێت بۆ ئەو مۆڕاڵە بگەڕێن کە ڕەخنە دەگرێت ئەو ئەخلاقە کە نەغ دەکات و ڕەخنە یانێ کریتیک بڕۆی بزانێم کاورا بۆچی لە دەسەڵات ڕەخنەگرێ بۆ ئێژێ دزی خراوە بۆ ئێژێ خیانەت خراوە بڕۆی ئەوە بگەڕێ بزانانی بۆچی واوەکە ئەو قسەکە منزورت ئەوەسە تێفڕۆ بگەڕێ ئەو دەسەڵاتی تۆ گشت کەسی کردەسە و بەردە ئەو شارەوە تۆ تەیەتیان نیشتگی ئەو وڵاتە فیلسوفێکی بوو بە ناوی کەنت کۆڵەکەیە جەهانە فەلسەفەس کەنت ژێ هەر ئینسانی ئازاد بە دنیا تێت
و حەقی نییە ئازادی خۆی مەحەڵە بکە. هیچ ئینسانی حەقی نییە بۆ بنفێتە خۆی، بۆ منتەفع بوونە خۆی ئازادی خۆی مەحەڵە بکە. هیچ ئینسانی حەقی نییە گیان لە خۆی بسێنێت. کانتیش مۆراڵەکان تخراوە. باسە مۆراڵە کوردیم نەکردا، ناکەم. مۆڕاڵ دابێت تۆ تۆزی لە مۆراڵانتە بێژە مۆراڵە تۆ چییە؟ مۆراڵە تۆ چێتی هەڵگریاک؟ تۆ لە پشتە کامە مۆڕاڵ دانیشتگی؟ مڕۆڤ دۆستی ئەو مۆراڵە؟ سڵح دۆستی؟ حەز بە سڵحەکەی و حەز بە گاندیەکەی و چواردەفەینی لە خۆت و واسە دەبێت ببینین لە دەرەوەی ڕخنە لە دەسەڵات چۆن دنیا دەبینێت. تۆ خوا چۆن دنیا ئەبینی، ئێمە دەبێ ببینین تۆ چۆن دنیا ئەبینی. همه چی آرومه، من خیلی خوشبختم، هرچی شته آرامه و مفر خوشبختین و از منفر خاصه و لاو هاربوجین و اره؟ چیه؟ وی تو چیه؟ ڕیشە فکریەکانی چین؟ باشە بێمانە بگەڕێدە پێژیان چواردانە ڕیشە فکری دەرخە بۆ ئێمە. مەسادیق بێرەوە، مەسادیق دەبێ وا بزانین و دەبێ وا هەڵسین و دەبێ وا دانیشین و وا بڕین بۆ توالت و دەبێ وا بکەین و دەبێ وا بڕین بۆ حیجلە و بابا چۆن مەسادیق بێرە. ئەمانەی تۆیژیتی خەیلێکی گەلەکە بینووسیت چون میسە کورد و فەلسەفەکە ئەخوێنم و حماقەت دەرەخەم تێە، حماقەت هەچون جورئەتە کردگەمەتن ئاوا بنووسیت. سادقە هدایەت ڕۆژی هەڵگەڕیاوە تۆ سایەکەی ئاساری کۆپیکەی. سادق هدایەت ڕۆژە هەڵگەڕیاوە وتی تخوا دێمە مەملەکەتە من ڕووناک بیریمی، خاک وەسەرە مەملەکەتی من ڕووناک بیریمی. لە داخە ئەو مردمە تێ هەڵدریاگە کە خۆی چەنێ تێ هەڵدریا بوو خۆی خەفە کرد، خۆی خنکاند. ئەخ بووگە یەک نەفەرنێت قەپۆسی تۆ نەهاڕێ، پیاگی تیا نەبوو بێتەگرا دووشە لە تۆ بگرێت بێژی ئەخت بابە تۆ دەسە چەپەوە دەسە ڕاستێژێ گومەخۆ تۆ لە کوێ هدایەت ئەکرێت؟ کێ هدایەتە ئەکا؟ وا گەرەکتە ئاو بکەیتە سەر ئاگرم بڕاستی و مۆڕاڵ دەسەڵات بشخستی و بڕاستی و بەدیلە چیە و بڕاستی و ئاڵتەرناتیڤە چییە؟ من تەواو گیانمدا ڕزیاکە بەدەست سەرەتان و خەریکم ئەیوەڕم فڕێدەم. تو ئەمە حەبای دێ پێمان حتمما شەفامان پێدا. من ئەم حەبادەم بە تۆ لەبەرەوەی تۆ بتوانی هەڵسی تۆ سەر پێ ژیان بکەی و بتوانی زاڵبی بەسەر نەخۆشیەکەتا. ئەفەهمی ئەمە؟ حکم و پێوەرە ئەخلاقیەکانی لەکوێ هاتوون؟ ئەی تۆ حکم و پێوەرە ئەخلاقیەکانە لەکوێ هاتکەن ڕۆمانە نووسی؟ لەکوێ؟ لیبرالیزم، جان لاک لەکوێ؟ تۆ بۆ یەک دەحفە نهاتکی بێژی تۆ بنەمایە ئەخلاقیت و پێوانەی کە ئەخلاقی تۆ وەکو نووسەرێک دەرئەخا و ڕۆمانی لەسەر ئەنووسی کامەسە چ شکڵیە؟ بۆ تۆ نایە بەحسیکەی کە تۆ بەرئەساسە کامە پێوەرخەریکی توڕ ڕەهاتەکەیتە ناو زەهنە مەردم؟ تۆ لەکوێ بەمەگەیەکی کە تۆ ئەفەحمید و ئەم ئستفراقەیەکەیتە ناو زەهنە مەردم فرە دروسە و خەریکی لە ڕێگەی چیرۆکێکێتە ناو زەهنە مەردم؟ بە چه ئایدیایەکەوە بۆ مرۆڤ و ئازادی و مافەوە قسە دەکات؟ ڕەخنەگرتن لە دەسەڵات چ سوودێکی هەیە کە لەسەر بنەما و تێگەیشتنی نوێ بۆ چمکگەلی وەک مرۆڤ و ماف و ئازادی دروست نەبوو بێت؟
دەی من ئیستا بە تۆ سابتم کرد تۆ نە ئازادی ئەناسی، نە ماف ئەناسی، نە ئینسان ئەناسی. تۆ هەر ئەم کەلەماتە وەکو نوقڵەیەکەیتە ناوت دەمت لەبەرەوەی باو بووگە. تۆ هەر پیرەژنی ئیستا بگری ئەم کەلەماتە ئەزانیت. ئەوەنە تکرار کریا گەسۆ لە ڕێگەی میدیا گەشتی ئەیزانیت. ئەبە مەخبووری لە تۆ خاستر ئەزانیت، لە تۆ خاستر تەحلیلەکە، لە تۆ دروستتر تەحلیلە فەزاکەکە. خۆی شێجە من سەوادم نییە. ئەبە مەخبووری دەسەڵات فکری نەبوو کۆمیدیایە، بەڵام گەر ئۆپۆزیسیۆن فکری نەبوو تراژیدیایە. ئێمە ئەمڕۆ لە نێوانی ئەو کۆمیدیا و تراژیدیایە دەژین و جوڵانەوە دەکەین. تۆ نە تەوزیحەدا کۆمیدیایە چییە؟ تراژیدیایە چییە؟ تەوزیح نەدا. چۆن دەسەڵات فکری نەبێ کۆمەدیایە؟ چۆن ئۆپۆزیسیۆن فکری نەوێت تراژیدیایە؟ ئەمە گەرەکی یەک جملە بێژێدا. دەسەڵات کە حکم عەقڵی نەوێ لە کیۆس ئەچێت بۆ ئۆردەر، بەڵام یعنی لە بێنەزمیە چێ بۆ بەرەو نەزم. بەڵام ئەگەر ئۆپۆزیسیۆن یعنی بەرەندازان یعنی ئەنقلابیون فکریان نەبێت لە نەزم لە ئۆردەر ئەچن بەرەو کیۆس. داستانی هەز ئەمان ئەسن نایەن بەحسە تراژێدی بکەن، کۆمێدی بکەن، منزوریان چێ لەم تڕ ڕاهاتەیەژنی. چۆن فکری نییە کاورا ئینقلابەکە؟ ئەوە نیە خەریکین فکری بۆ دروستەکەین. ئەوە تۆی نەیاڵی مەردم فکری بوێت. تۆ مەشیایە فکرە بۆ ئەم مەردمە دروست کردایە. تۆ مەشیایە بیرۆکەت بکردایەتە ناوەزە. مە تۆ نەنووساگە کورد و فەلسەفە کتێ و چاپ کردە، نازانم چەند جلدە لێ فرۆشتگە، تۆ بگیتۆ بەختیار عەلی. تۆ مەشیایە دروستە کردایە. دەخۆ بە من نایژن ڕووناکرێت، بە من نایژن فیلسوف، نایژن تریبونە حەج کوێ ناخەنە بەردەسم. سەفتە دۆلارم بۆ ناهەنێرن پاڵ بەم و لە ماڵەکەمە لە ئاڵمان بێگوزەرێنم وە خۆشی. سەمینارم بۆ بژێڕن لەم دانشگا و لەو دانشگا. نایکەنەوە کارم بۆ ناکەن، بۆ تۆ یەکەن. تۆ چ کارێک کەڵەگایی؟ تۆ نەخش و ڕۆڵت چییە؟ دیتە تۆ نە ڕووناکبیرە مەردمی، نە بۆ مەردمی، نە کوردی، نە بۆ کوردەوار هاتکی. تۆ دروست کریاگی کارمەندی بوجە ئەگری یەسری کار بکەی. ئەنا تۆ ئەمە کارە تۆ بۆ مشتانە بیکەی. خۆ کارە من نەبوو، کارە تۆ بوو. کارە تۆ زانی چییە؟ کارە تۆ ئەمەسە ئەوەی ئەخلاق و کوردی بێ، ئەوەی کوردایەتی بێ، ئەوەی کوردیەت بێ، ئەوەی جەهانە کوردی بێ، لە ئینسانی کوردی داماڵی. قەحبەیەکی کۆڵانەکانە پاریسی لێ دروستکەی کە ناوێ بە ئەو ئەبێ بە یارانی پەتەیە، ئەبێ بەوە. تۆ کارت ئەوەسە. ئەم کاورە شعری وتکە. جاژن فرد دەمەدا لە هایدیگەر چونوە لە ئاڵمانە و حەزەکە بە هایدیگر و ئەوانە. هۆردەرلین شعرێکی بوو بەناوە زاد بوو، من خوێندبوو. ئەم شعرێکی هەز بەناوە نیشتمان یانێ ئەو جێگەوا قڵا خەیتە سەری. ئەو جێوە ئەنیشیتە سەری نیشتەمان، ئەو جێگەوا قڵا خەیتە سەری. مانای سەرزەمین نییە. ئەمە دڵی بۆ سەکۆی ماڵەکەیان تەنگوکە. تۆژۆکەی تۆ بووگە شاعروی نەتوانی کەلەمە دروستکەی. فکر نەکەی تۆ لە مەفاهیمە و لە معنیە کەلەماتێکە بەکاری ئەوەی بزانی چەندێ نزیکە بەو دنیا خیاڵیە کە تۆ گەرەکتە تەسویریکەی. ئەو شتەی کە ناتوانی بێژیتی بۆ محاولە ئەەکەی بە شێعر بێژیتی. ئەمانە هەرچی شتە ئەتوانن بێژن، لذا بە شێعرێژنی. شێعر ئەزانن چییە؟ شعر ئەوەسە ئەو مەتنەسە کە تۆ ناتوانی شتێک تاریفی بکەیتەوە،
بەڵام محاولە ئەەکەی تاریفی کەیتەوە تێ ئەکۆشی تاریفی کەیتەوە بۆیە تۆ ئەوێنی 1 ملیارد شعر لەسەر خۆشەویستی دانەیە ماچ بێژریاگە کاوران ناتوانێت چێژەوە ماچە تعریف کاتەوە محاولە ئەکا تعریفی کاتەوە سعیەکە تعریفی کاتەوە باشە وەلێ ئەمانە هەرچیشتە ئەزانن کە تعریفیەکەنەوە ویسە ئەمەزانێ نیشتمان چییە کێز و خەریکە پرتەبوڵاکە بە من نیشتمانە یعنی نیشتمان شتێک نییە کە ئەوەنە گەورە و عەزیمی ئەم نەتوانێت تعریفی کاتەوە مست تعریفیە کاتەوە ئەی وڵاتم ئەگەر فێر ببوومایە مار چۆن دەڕوات مار ئەخەزێ ناڕوات ئەخلیسکێ ناڕوات وا دەڕۆیشتم یعنی ئەخزیایی دەی بۆ وەکو مار ئەڕوویت دەمەوێت بە لەشە شیدارەکەت بگەم شیدار یعنی نمناک نیشتمان گەرەکم وەکو مار بڕوە فێر بووایمە وەکو مار بڕۆم تا بمتوانێ بگەم بە لەشە نمناکەکە وە لە ناو برینەکان تا پەپکە بخوام ئەمە یعنی چی مار لەگرا یعنی زانایی یعنی چی تۆ وەکو مار بڕوایتە کە تەڕی بگرتایە حەسە بکردایە تۆشی حتمما بخزی تا ئەم تەڕیە بگریت تۆ گەرەک منزورت چییە لەگرا مار بەکارەوەی بعد بڕۆی لە ناوە برینەکانی نیشتمانە برین نیشتمان چه شەکلیە تۆ بڕۆی ناو برینەکان نیشتمانە کەرتووی نیشتمان دزیاگە نیشتمان ڕواڵەتی گۆڕیاگە چه شەکلیە پەپکە ئەخۆیتە ناوی تۆ لەناو برینەکان تا نیشتمان پەپکە بخوام یعنی وەکو مار جەم بوومە سەر یەکتری پەپکە بخوا خۆ لول پێچێکم لە سەدەفێک بێزار بووم لول پێچ یعنی حەلەزوون لول پێچێکم لە سەدەف یعنی لە ماڵە بێزار بووی حەز بە ماڵەکە ناکەی دەی چۆن ئیستە لە ئەوەڵ و گەرەک تو بووی تۆ مار و وەکو مار بخزی بەسەر لە شنم ناکیا و تا پەپکە بخۆیتە ناوە ئازارەکانی لە خەتە بەعدی و ئەوی تۆ حەلەزوونی قێنەوەتێ لە سەدەفەکە حەزی پێ ناکەی حەلەزوون ئەگەر لول پێش منزوری حەلەزوونە ئەوەسە من تێئەگەم تەشبیهە بەوەی کە ئەو سەدەفەی وا لە پشتیە ماڵێسی کە ئەم بێزارە لەو ماڵە فڕێدا قینتی لەو ماڵە دەی تۆ چۆن ئیستە لەگرا ڕوویتە ناوی ئازارەکانی پەپکە ئەگرت لەگرا فڕێ ئەدەی ئۆکێ پیاوێکم دەست لە درەختەکان دەدەم یعنی چی پیاوێکم دەست لە درەختەکان دەدەم مەژنێ دەست لە درەختەکان نادا منزور لە درەختەکان چییە کورە من بیستێکمان نووسن تۆ سوورڕە ئاڵ قسە ئەەکەی ئەمە سوورڕە ئاڵە ئەمە چ تەسویرەوە ئینسانەدا بابزانی من مەتن شەناسەمە دعایەکەم نییە وەلی تۆ خوات بێ ئەمە شەڕەکە بزانم ئەمە یعنی چی لا شعرم وتكون لخو داغ مسدرو نشتمان أي ولاتم أجر فير ببو مايا مار چون درواد وادرويشتم مار نار واوتم بيه پیاوێکم دەست لە درەختەکانت دەدەم و قسە دەکەم شەرم ناکەم قسە دەکەم دەست لە درەختەکانت دەدەم قسە دەکەم و شەرم ناکەم یعنی چی خۆ کلۆڵیەکان بەسەر سەنگە ڕووتەکەمدا شۆڕ بۆتەوە خنجەرێک لەسەر گەردنمە و گوڵێکیش لەسەر لێومە
یعنی چی کلیلی کلۆڵیەکان وا لە ملم و خەنجەری وارە سەرم ملم و ناوە سینگم و خەنجەری لە سەرم ملم و گوڵێکی جوان ناوی لێومە. ئەمە چه تەسویرێکە، چه شکلی ئەمە؟ نەقاشیە؟ چییە ئەمە؟ یەهوداس، مەسیحە، کیس ئەمە؟ کاوریە قاحبەی پاریسە، کێس ئەمە؟ خنجەری واقعی ملی و گوڵی سوودی واقعی لێوی و کلیلی لە کلۆڵیەکان واوە ناو سنگی و یعنی چی؟ یعنی لێوت گوڵی لێ ئەواری و ملە دوا لە ژێرە فشارە خەنجەراگەرێکی بوڕێت و سینە و بەسیاگەس و بە ئازارەکان و ئەمە کێ کردگێسی؟ تۆ وای تەیسە غونچەی دەمە ناکرێتەوە. پەنجەکانم دەلەرزێت وە خوێن بە چاوما دێتە خوارێ. چ تەناسبێکیان تەک یەکتریاز پەنجە بۆ دەلەرزێ، خوێن بۆ لە چاو تێتە خوار. بەڵام بە دەنگێکی زولالەوە بە دەنگێکی سافی وەک نەی، وەڵا دەنگە نەی ساف نییە درۆەکەی، دەنگی نەی سۆزی هەست بەڵام ساف نییە، مەرتیکە ئەتوو تەسویر سازیش ناتوانی بکەی. دەنگە نەی لەکوێ سافە وەسە گەروی من پڕە لە خەت، بۆیە چمەداتە ناوت دڵە سۆزی هەز نەی. بشنەوەی نەی چون حکایەت میکند از جدایی ها شکایت میکند، چون سۆزی هەز ئینسان بە نەی تەشبیه ئەکرێتەوە لە عیرفانە، چون سۆزی هەز زەلال نییە. تا بناڵێنم وەکو بلوێر بە سۆز ئەوە نییە هێمنەتی هەڵدریاگەژی. ئەمە قەسیدەی نیشتمانە ئاغاسا بەختیار عەلی دانێکیان هەوڵگە دەنگی گەڕ کردگە و یارۆ سەرزلەکەی گۆڕان. نیشتمان فێر بوومانە وەکو ماڵێ بڕۆشتامە درینگ 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 موزیک لێدا. بۆی مردمێ بەختیش ئەحمەق ئەحمەقی گوێ لێگری. بەڕاستی زۆر خۆش بوو قەسیدەی نیشتمان. ئەدامە بین ئەدامە بین. قسە دەکەم بە دەنگێکی قسە دەکات دەفەرمۆ بەدوێ بزانم. ئەی وڵاتم هەناسەکانم بەستوێتی، هەناسەکانم بەستوێتی. نەفەس کێزگەرمگاه سینەمی یاوێت بڕون، ئەبری شەوە تاریک چو دیداری ستەت پیشە چەشمانت. نەفەس کینەست پەس چه داری چەشم ز چەشم دووستانە دوور یا نەزدیک. نەفەس هەناسەکان و بەستوێتی. چۆن هەناسە ئەوەسێت؟ نەفەس لە گەرمگاوی سینە تێتە دەرۆ، چۆن ئەوەسێت؟ گەرۆم بووەتە پەرداخێکی پڕ لە بەفر. گەلو چۆن ئەوێتەوە پەرداخی پڕ لە بەفر تێ هەڵدریاک. ئەمە کامە تەسویرە تۆ دروستیەکەی؟ یعنی ویسە تەسەورکەم ئەگرامە لاوەندانەی لێوان پڕ لە بەوردا بنێن، دەی چۆن تۆ لە بەرەوتە وەکو نەی زەلال و سافە ئەزری چێنی؟ ئەی چۆن ئیستا هەناسەکە و بەستی گێزی نەفەس نایەتە دەرەوە، ئەوڵە نایەتە دەرەوە. دوومەن ئەگرایشتە بکوسە پەرداخی سەهۆڵ. ئەمە کامە تەسویرەکە ئینسانێک کورد لە تۆ تێگا؟ کامە تەسویرە؟ دەڕوانم بەرد و ئادەمی زادەکانم بۆ لە یەک جودا جیا ناکرێتەوە. چۆن بەرد و ئادەمی زادەکانە بۆ لە یەک جیا ناکرێت؟ چون ئەحساسیان نییە وەکو بەردوانە، فقط بەردەکە ئەحساسی نییە. بەڵام بەرد لە کوردیە لە جێگەی خۆی قەدری سەنگینە. استقرار ئەو شتێکەوە هایدیگەر بەحسیەکە
استقرار ئینسان لە مەکانە. چۆن ئینسانەکانە لە بەرد پێ جودا ناکرێتەوە. ئەم دەمامەکە ڕەنگا و ڕەنگەیە وێڵیان کردووم، ناتوانم بەم جۆرە بژیم. بەکام جۆر؟ ئەوەی کە ناوی گەلووت سەهۆڵدانە و هەناسەکانە بەستویەتی و وەکو مار ئەخزیت و وەم جۆرە ناتوانی بژیت. تۆ وەکو مار ئەخزیایت و دەڕۆیشتیت و پەپکە ئەکرد و لەم لاوە دەسەقەیدار و پەنجەکانە ئەلەرزی و خوێن لە چاودا هاتە خوار و بەم جۆرە ناتوانی بژین. بەم جۆرە بژین. بۆیە دەبێت ئەم لەمپەرانم ببڕم. لەمپەر سەد چینە و سەدانە کە تۆ ئایان بڕیت. سەهۆڵ بەندانە، یەخ بەندانە چییە؟ خۆب ئەمە هیچ لەمپەرێکی لەگرا مشەخەس نەکرد، حچێکی مشەخەس نەکرد، وەلێ گەرەکیسی بیبڕێ. فقط گەروی سارد بوو وەکو پەرداخێ بەفر و دەنگی زەلال بوو وەکو شمشاڵ و وەکو نەی. ئێستا لەمپەرەکانە وڕێ. شانازی بە یاخی بوونمەوە دەکەم. کامەسە یاخی بوون؟ یاخی کوێ بووی؟ لە بەرامبەر چیە یاخی بووی؟ ئەمیش معلوم نییە. براکەم ئەمە بۆ مردمت تۆ شعرە، ئەنا لای من وایتە ئەمە لوولەکرم کردە ناو دەمدا. مردمە گەو جەوێ حاڵی نییە، بڕاستی ئەو پەرداخێک بەفر لە گەرومایە و دەنگم زەلاڵە وەکو نەی. فەڵقەتێ زەلالە وەکو نەی. ئەی وڵاتم، نەنابەینی پەنجەکانی تۆدا گەورە بووم. خودکارە، وڵاتەکەی باسەوادە خودکارە گرێتە دەسیەوە. قەڵەمێکی بچکۆلە بووم، لە گیرفانی تۆ هاتمە دەرێ. خەیلی ئەحمەقانە سەم تەشبیهاتە، خەیلی ئەحمەقانە سەم تەشبیهاتە. نیشتمان چیە؟ پیاەکە، ژنێکە، گیرفانەکانی چین، پانتۆڵە، شەواڵی وا لە پایە. تو چۆن نیشتمان تەشبیهەکەی تۆ؟ من نافهمم. گەرەکتە چ نەتیجێ؟ من قەڵەمێ بووم لە بەینە دەست تۆوە دەی، لە گیرفانیشتا بووم. سەرما شکستی کرده بووم، یعنی شکاندە بووتی، یعنی قلیشاندە بووتی. دەی سەرما چۆن قەڵەم شکست دەکا؟ قەڵەم شکست دەکا سەرما؟ کۆڵانە و کۆڵان دەگەڕام. بابا قەڵەم چۆن کۆڵانە و کۆڵان ئەگەڕێی؟ ئەمە چه موناسبەتێکی ئێستەکی یەکتریە؟ بەڵام نەت دەبینیم. بابە تۆ لە ناو پەنجاوی کوێر و نەیدەبینیت، لە گیرفانی ئەوە هاتوویتە دەر. چۆن بەڵام نەتی دەبینی؟ ئەم ئەبزارەی بۆ سند و ئەم نیشتمانە حیزە؟ ئەم سەدینارەی بۆ دابوو بەم قەڵەمە؟ چۆن تۆ لە بینە پەنجەکان یابووی ئەو نەتی دەبینی؟ تۆ وەختێ دەسەوەی چرت و پرت ئێژی لەبەر خاتریەوەی پڕە کاغەز پڕکەیت و کاورا گەوچکەی و بەڕاستی تۆ سەر ناوێت و نیشتمام و وە لە بینی پەنجەکەی ئەو سوڕە ئاڵە کورە تێ هەڵدریاگ. من ئائیستە 100 ساڵ تەنیایە مارکزە بۆ ئەخوێنمەوە خۆیشی ئێژی حەزی پێ ناکەم پێی بێژن سوڕاو و بۆتی تەفسیرەکەم تیکە بە تیکەی. ئەو مرۆڤەت نەدەبینی کە دەمی پڕ بوو لە بەفر. چە ڕەبتی کێز؟ ئەو مرۆڤەت نەدەبینی کە دەمی پڕ بوو لە یعنی مرۆڤەکانی تر کە دەمیان پڕ بوو لە بەفر پڕ نەبوو لە بەفر ئەیبینی؟ ئەمە فقط ئەو مرۆڤەی نەبینی کە دەمی پڕ بوو لە بەفر؟ کوێروگە
ئەو مرۆڤەت نەئەبینی نیشتمان دەمی پڕ بوو لە بەفر فرمێسکەکانیشی وەکو تکەی مۆم بە ڕوومەتیەوە بەستە بووی نەتت دەبینیم یعنی چی فرمێسکەکانی بە ڕوومەتی و بەستە بووی وەکو تکەی مۆم سەرما بوو سەرمای زووسان بوو سەرمای فەقر بوو سەرمای چی بوو قات و قڕی بوو سەرمای نەبوون ئەقڵ بوو چی بوو کە تۆ فرمێسکەکانە بەسەر کوڵمەکانتەوە بەستە بووی دەمە پڕ بوو لە بەفر نەتی دەبینی وەکو مۆم وەکو فرمێسکی مۆم ئەو چەڕەبتێکی هەست بە ئەم مۆم گڕ ئەگرێ ئەتاوێ تۆ ئەم فرمێسکە حەیزانەی تۆ بوو بەستگێسی لەگرا گەرەکی چی بێژی بابا ئەم لایڤەی سەحەفتا و چوار نەفەری واتیە ئەم ئاغا گەرەکی چی بێژێ ئێوە ئەفەهمن ئەمە خەریکە بەحسە نیشتمانەکە خەریکە بەحسە نیشتمان ئەکا ئێوە فامیتان تا ئێستا گەرەکی چی بێژێ هیچ تەرحە لەمپەرێکی نەکرد هیچ تەرحە سوعالێکی نەکرد هیچ تەشبیهێکی دروستی نەکرد هیچ چەند بەسەر دەست و داوێن تا شکامەوە دەددان بە ڕەشەباکاندا نووسام و فڕین فێری مینن لەو دەدن باوەڕکە نەتوان بیخوێن چی؟ فڕی منەوە دەدن نەزان بەڵام وەکو جلکێکی تەنک و بەتانیەکی بەرزۆوە با بردمی و گوێت پێ نەدا ئەمەی لە چی لە 100 ساڵتانیایەکەی مارکز گرتگە وڵا وەکو کوراسی وە قەیدارێکە ئەو بەتانیەک و باحڵی گرتم و تو جۆ نەدامی چی بکە قاوکات و شوێندا بگری نیشتمانێکی بۆ ئاوڕبات و لە تۆ بگری با بردمی و لە ئەوەکو بەتانیەک و وەکو کوڕاسێکی تەنک و دەی چۆن کوڕاسێکی تەنک و بەتانیە ئەەکەیت و یەکی بەتانی مەگە پەتوو نییە بۆ کوڕاسەکە ئەویانە ئەستور نییە بۆ تەنکە لەبەرەوەی با بتوانێ بیوە دەی بۆ پەتووەکەیش ئەوە لە دڵیشمدا هەورێکی لێڵ پیارسەی دەکرد هەور لێڵەوێ ئاو لێڵ ئەوێ و گیانی تۆ هەور لێڵ ناوی هەور ڕەش ئەوێت وەلێ لێڵ ناوی تۆ بمری هەورە لێڵ لە دڵیشمدا هەورێکی لێڵ پیاسەی دەکرد هەورێک ڕەنگی چڵکی کیشوەری دوورەکانی گرتبوو کیشوەری دوورەکان گوێز ئاو و سکاڵای کۆڵانە تاریکەکان دەبارن کۆڵانە تاریکەکان لە فرمێسکی بەندیخانە و ئارەقی دەستی شۆفێرەکان دروست بوو هەورە لێڵەکە لە فرمێسکی بەندیخانە چۆن فرمێسکە ڕژێنی چۆن فرمێسکە ڕژێنی ئێستماشاکەنم خیاڵە چۆن فڕی چ مهم بووە هەورێکی لێڵ ئەم هەوری لێڵە لە چی دروست بوو هەورێکی لێڵ نایم دڵیات و ئەچوو لە کۆڵانە تۆسکە تاریکەکانەوە هات ئیسە لە چی دروست بووگەمە لە فرمێسکی بەندیخانەکان و هارەقی دەستی شۆفێری دروست بوو ئەمە هەورە بابا وەڵڵا ئەم شێعرە بۆیتە لای هەر کەسێ 3000 شەقەتەی هەڵەدا ئەویانە نەمادە ڕەنجە
ئەویانە نەماوەدە زەجرە، ئەمیانە نەماوەدە ڕەنج و زەجر تێکەڵ بووگونە هەورە ناوە دڵت و گەرەی بوارێت و ناوارێت و فیلمێسکەکانە بەستگێسی و ئەرێ تو پێناسەیە نە لەم بەندی خانە ئەەکەی نە لەم شۆفردا نە ئەەکەی هەروە لە خۆت و داکتەقە یەکتری مەسئلەیش نیشتمانە هانم چ ڕەبتێکی بە نیشتمان هەست ئەمانە چ ڕەبتێکی بە نیشتمان هەست مەشێ بنووسە ئەی کۆمەڵگا چ ڕەبتێکی بە نیشتمان هەزەمە نیشتمان چ گوناحێکی کردە تۆ حیزی خەونی بە خاکێکی شینەوە دەبینی خاکە شین یانێ خاکە ئابی یانێ خاکە بلو پەرپڵ خۆ خاکە شین چ شکلیە خاکە شین چییە خاکە یاقوتە فیروزە خاکە شین خاکێکی شینەوە بینی شین خواشە شین ڕەنگە دەریاس و شین ڕەنگە ئاسمانە و شین یانێ زندگی ئەرێ خاکە شین یانێ خاکێکە ناوێ زندگی بتوانی بکەی منزورت ئەوەسە خاکێکی شین شین وەک جێگای مشتە کۆڵە دەرکەوت شین یانێ پەرپڵ کەوە شین کەوە وا فارس پێژێ کە بوود لە گۆرانی دزیگێسی شین وەکو جێگای مشتە کۆڵە ئێستا ئەم خاکە خۆشە وا شین و ئشێ جێگای زندگی وایە مەسەلەن سە بگەزوو جێگای مشتە کۆڵ پەس ئێمە نەتیجەیەگرین لە هەر کوێ مشتە کۆڵیان داولێ ئەوە جێگای زندگیە زەبر زۆر دای لە هەر جێگەی فشارەکەی کەبوودی دروست کرد کەوەیی دروست کرد ئەو جێگای زندگیە حتمەن واسەیت وایش نازانم خەونی بە ئافرەتانەوە دەبینی کە لە ژوانی تاعون و قات و قڕیدا قاچیان دەکەنە حەوا و نەوەیەک لە کەڵەمێردان دەخەنەوە خەونی بە ژنێک ئەدی لە قات و قڕیا لنگی کاتە حەوا مناڵ بزێ لنگ ناکەنە حەوا مناڵ بزێن ها لنگ ئەکەنە و مناڵ ئەزێن لنگ ئەدەنە حەوا سێکس ئەدەن هیچ کەس لنگی زاو ناخاتە سەرشانی زاو ئەو دووقلەی ناکاتە حەوا مناڵ بێرێتە دەرەوە زاوی فەقیر لنگیە خاتە ئەملا و ئەولا ئەوە سێکسە لنگ ئەوە نەحەوا مارتیکە ڕۆژانی تاعون و قات و قڕیدا قاچیان دەکەنە حەوا و نەوەیەک لە کەڵەمێردان دەخەنەوە ئەی وڵاتم کچیانجی ئەی وڵاتم تۆ دەیناسیت کێ دەناسی ئەو ژنەی وا لنگیە کردە حەواوە مناڵی فڕەدا دەرەوە لە دوران تاعونە ئەو هەورە لێڵە دەناسی هەورە لێڵەکە ئەناسی ئەو وڵاتە ئیناسێت و هەورە لێڵەکە وا لە چی دروست بوو لە فرمێسکە بەندیخانەکان و چڵکە دەسە هارەقە دەسە شۆفیرەکان و لە دڵە ئەما هات و ئەچوو پیاسەیە کرد و دەسی داوا پشتی قنیەی و هەورە لێڵەکە ئەناسی سە نیشتمانیش جوابات و درۆزن خوار و ڕەشکە لێتە ناو دامەدا تۆ ئەیناسی چەند جار دەربەدەرت کردووە نیشتمان دەربەدەری کردی نیشتمان چۆن کەسی دەربەدەرەکە بە گەردەلوول و سەرما و گەرما هەر چواردەورت لێتە نیوە بە گەردەلوول یعنی گردباد و سەرما و گەرما و هەر چواردەورت لێتە نیوەتەوە چەند جار زمانت دەرهێناوە یعنی تۆ ئەگەر بچیتە وڵاتانێکی تر ئەم نیشتمانە گەردەلوول و سەرما و گەرمای نییە ئەمریکا نێسی تۆڕنادۆ هێزوە گیانە نەنە 400 مایل لە سەعاتە سرعەتێکی ماشین هەڵەگری ولی هیچ کەسی ئەو نیشتمانی جێنی هێش بێژە تۆ گەردەلوولە هەیە و تۆڕنادۆت هەیە و سونامیت هەیە و نیو ئۆرلەئانت هەیە و پس ئالەگرە بەلایایە تەبیعیە نیشتمان تۆی پاڵپیەوە نەنیاگە چون بەلایای تەبیعی و بەڵای تەبیعی لە گشتێکێک هەست خراوتریشی هەست نانیە
دەئێستا تۆ بۆ ئەمانتە تەشبیه کردگە بە بەلایای تەبیعی سەرماس و گەرماس و گەردەلوولە و پاڵە پەیمەنیا و دەرمە کرد. چەند جار زمانت دەرهێناوە وشەی ماف و خۆشەویستیت لە زاریدا بژراوە. ماف و خۆشەویستی ئام دوو مافە بگری دیکەیتە چاویان. ماف یعنیشی مەرتێکەیتی هەڵگریاک. ماف یعنی چی؟ تۆ ئێشێ بێ تۆزیح بێ ماف یعنی چی؟ وشەی ماف و لە دەمیادا تۆ ئیستا لە نووسینەکەی پێشووترەوە مافە ڕۆخاندنت دەسەڵاتە لە مەردم سند. تحتە ناوە ڕۆشن فکری و لە ئەو ئەڵتەرناتیڤتان نیە و بەدیلتان نیە و مەگە ناسەند. ماف و خۆشەویستی ئەمانە لە خۆشەویستی هەرماچوو ئەمانە فێروگە نەزانی حەچێکی تر نازانی خۆشەویستی خۆی خۆشەویستی وتەوە. یعنی تۆ ناوێنی ئەم کاورە دانیشێ ساعەتێ نیم ساعەت دە دێر بێژە خۆشەویستی چێشەکرێ سعیکا خۆشەویستی بێژێ سعیکا بێژێتی لە خۆی خۆشەویستی خۆشتم دەوێ و خۆشەویستی و خۆشتم دەوێ و ماچێکە دەکەم لەو ئێوارە و لە سەرسەری ڕانەکات ووان هەر قسانە خۆشەویستی ئەمە شاعرە قسیدەی نیشتیماون. باوەڕکەن ئێوە ئەگەر بە وردی ئەمانە بخوێن و حاڵتان بەیەکە خوازانی من بووە مەسخەرەیەکەم چون واقعەن وا لەو سەدها خەیلی کە ئەمە بە عنوانە نووسەرێکی گەورە و شاعرێکی گەورە بە ئێوە معڕەفی کەن مردم دەست بە دەست ئاساری بگێڕێ یەک نەفەر لە مردمە نهات بێ خەی پێگرتوی بژێمە چییە. وشەی ماف و خۆشەویستت لە زاریدا بژراوە بژار کردووە دەرە هاورگە. چەند جار بەفرد لە ڕێگاکەیدا باراندووە تا بزانی بۆ کوێ دەچێت شوێن پێ هەڵکە. نیشتمان بە شوێن تۆ ئابگەڕێتەوە بەگری. من هۆڕدەرلینم بۆ تۆ مساالدا جاهل ئەمە خەیلی جاهلانەترە لە ئەگەڕێمەوەکەی ئاغایێ بەسەرە خالقی. نیشتمانەی تۆ چییە چکارەز یاخیە چەتەز پیاوکوژە چییە نیشتمانە حیزەی تۆ دەریافتە لە سەرزەمین ئەمەسە مەرتیکە. ئافرەت و منداڵان و هاوڕێ دڵسۆزەکانت دڵسۆزەکان ئەم هەر نەمزانین دڵسۆز یعنی چی یعنی دڵی هەڵە قرچێتەوە بۆ تۆ لەسەر ڕێگاکەیدا لاداوە تا بگری و بەختیاری نەبینێت. ئیزۆلەی کردی نیشتمان ئەی وڵاتم تۆ دەیناسیت ئەوە تۆی هەوڵە لێڵەکە تۆی و فرمێسکە بەندی خانە و چەوکە دەست و حارەقت دەسە شۆفریدا کەفتگی لێڵی پیاسەکەی لە دڵتاتێت و ڕێخۆتی تۆ دەیناسیت نیشتمان. ئەو هەورە لێڵە دەناسیت گەلێک ستەمی کێشاوە و گەلێکی شت ئازارداوە. چۆن هەور ستەمە کێشێ چۆن هەور ئازار ئەبینێ. بابە تو خەیلێتی هەڵدریاگی هەورێکی وەڕەز و تینوو بوو. ئەیدا داکە تین چۆن هەور تینوو ئەبێ وەڕەز ئەبێ و تینوو ئەبێ و دەویست دەست لە کەمەری کچان و قاچ لە زینی ئەسپ گرێ بکات. ئەجا هەورە حیزێک وگە ئێستا دەرکەوت تینووی سەگ سووگە و وەڕەزە ئەسپ سواری. ئەم هەورە
ئەم نیشتمانە سەکسی پێت نەدا منزور دەمەسە نەوتوانی دەست پێشیت و خەڵکا و لای کۆڵانێکا سواری بوویت و ئەرێ منزور دەوەسە منزورت چییە ئەی نیشتمانم نیشتمان قەسیدەی نیشتمان و بۆ سەرزەمینی وتکە و بۆ کوردستانی وتکە و کوردستان و ڕاستی و بەختیار عەلی وتکێسی لە خوددا دەپاڕایەوە ئارامی بەخۆی نەدەگرت دەیویست چۆن عاشق پەلاماری لێوی دەستگیرانەکەی دەدا ئەوە عاشق نییە ئەوە حەیوانە پەلامارە لێوەدا پەلامار یعنی حەملەکردن تۆ حەیوانێکی برسی و بەرداگە پەلامارەدا عاشق پەلامارە لێو نادا مەرتیکە مەگەر تۆ پەلامارە لێو بەی بۆ یە کەس حازر نە و کەمەرە کچان بخاتە بەردەستە تۆ پەلامارەدا پەلامار ئەرێ ئێوە 75 نەفرن لای ئێوە عاشق پەلامارە لێوەدا ئێوە خۆتان پەلامارە لێو چ دەدەن پەلامارە لێوە دەستگیرانتان داگە ئەم جۆرەشتانە من نەیشنەوەم سەرمە ماسێ ئەمە ناسکە هەست ناسکە کەس بابا ئەمە خەیلی ڕاف سەکسی گەرەکە پەلامارە لێوەدا بەش هەڵی کەنی پەلاماری ئەو کۆشکە بەرزانە بدات و بیانداتە بەر بروسکە کام کۆشکە بەرز منزورم مەم کە یارە منزور و قەڵای زاڵەمە ئەخبابجان تۆی سەر لە لێوە یار چۆن پەڕیتە کۆشکی بەرز ئایسە پەلامارە لێو ئەدا بروسکا گریتە کۆشکە بەرزەکان لە کوێوە بەرزاییە لە نێوقەوە بەرزاییە یا لە لای ملۆ بەرزاییە عەجەب دەیویست چۆن عاشق کەمەری دەستگیرانەکەی بۆ ماچێک لار دەکاتەوە فیلم سینەماییە کەمەری دەستگیرانەکەی لار دەکاتەوە بۆ ماچێک هەرکە ماچەکە عاشقە فقط عاشق کەمەر لارەکاتەوە ماچەکە چۆن عاشق کەمەر لار دەکاتەوە کورەوەی کەمەر لارەکاتەوە دانس چۆن کاورا کەمەری لارەکاتەوە ماچی بکە مەگەر کەنجکەکە بەرزتر وێ لە پیاکە لاری کاتۆ بچێتە ئەو پاڵە بێسێ ماچیکە ئەمە دەرمۆردە سەرزەمینێژێت ها حەج باسێکی لە سەرزەمین نییە سەرزەمینی وەکو ئینسانێکی زاڵم گرکەسە بەرەو ناڵێ ئەم گان و گۆڵکا و ماچکا و حەزی پێ بکا و هەولێکی لێڵە و لە بەندیخانەدا چۆڕیاگە و معلوم نییە بۆ لە بەندیخانە وگە معلوم نییە کێس ئەم نیشتمانە پەدەر سووختە نیشتمان بۆ ماچێک لارت بکاتەوە نیشتمان بۆ ماچێک لارەکاتەوە بەش لێ بپەڕێ دەیویست چۆن عاشق سەرە جەستەی دەستگیرانەکەی دەکەوێت سەر جەستەی دەستگیرانەکەی یەکەوێت کارکێشیان خوایی ئێستا دووبارە عاشق ئەمانەی ماچ وەلاری ئەکەن و پەلامارە لێو ئەدەن و سەرە جەستاکەون گشتی عاشقە هەر سێکسکۆنێ عاشقە لە نەزەرم ئاغا بابا عەجەب عشق وشەی مزەخرەفێکە لای تۆ تێهاڵ دریاک عشق لاف نییە ها میکینگ لاف نییە ها عشق لای ئێمە خەیرێ وشەیەکی گەورەس بۆیە مەردەمە ئێمە نایژن عاشقتم بێژن خۆشتم گەرەکە لە ئەووەڵەوە عاشق ئیتر مەرحەبەی حەلەیەکە ئەتوێی تۆ تاویاگی تۆ ئیسە تۆ هەر عاشقەوی کەمەر لارەکەیت و پەلامارە لێوە دەی و ئەخزیتە ملە لەشی ئەمە سێکسە دەی
عشقە چی مەرتیکە؟ تۆ ئەدیبی مەسەلەن خروجێ تۆ ئەزانی ئەوێ تۆ چی مەرتیکە؟ ئەوێ تۆ سەکسە لاکۆڵان و بنە بەرد و گردە مژە و ئەمانە تۆ گردە مژەوە دروست کرد. باوەڕکەن دوو ماچی نەکردگە، نە عاشق بووگە، نە ماچی کردگە، نە کەمەرە کەنیشکی کرد کەسە دەستی ئەم کاورە. ئەوانەی ئێستا کە تفەنگ بە ڕوومدا هەڵدەبڕن لە ساڵن و کتێبخانەکاندا جگەرەمان لێ قەدەغەن دەکەن. خیلی مهمە، خیلی نەقشە نیشتمان لەگرا چیە من نازانم، نەقشە نیشتمان لەگرا چیە من نازانم. ئەمەم ناتوانێت لە کتێوخانە سیگار بکێشێ، لە ساڵۆن سیگار بکێشێ، نازانم. ناهێڵین بچینە ئاهەنگ و سینەماکان، چێ نایڵێ؟ نیشتمان نایڵێ. هەر ئەوانە بوون کە جاران گوڵ و بووکەشوشەیان پێبوو. منیش ئێستا ئەو گوڵ و بووکەشوشانەم دەوێت. تۆ گەی ئەرێ کامە لە ئێوە بە بووکەشوشە بازی کردگە. ئەمانە تەواو گەی و مەفعولن لە ناوی شێعرا. حەزیان لە لچ سوورە و ڕەنگە سوورە و گوڵە شوشە سوو گوڵە سوورە و بووکەشوشە. بووکەشوشە بۆ پیاک حەزی لە بووکەشوشە ئێستا. ئەوان ئەوسا بووکەشوشە و گوڵیانە هاورد. تەسەوور کە خولە سەنگاوی مەسەڵەن بووکەشوشە و گوڵی هاوردیەوە بۆ تۆ. هامبەر هامبەرە بەچە بازە، ئەیسەیشە بەچە بازە. معلوم نییە نیشتمان خولە سەنگاویە، مەلابەختیارە، نێچیروان بارزانیە، کوردستانە، معلوم نییە کوێیس، حەلیمە، معلوم نییە کوێیس. نیشتمانەوە بووکەشوشەی هاورد. لە مناڵیمدا ژوورەکان زنجێکی ئیگجار گەورە بوون. ئیگجار گەورە بوون. ئێستایش سەگە دڕەکانی ئەو دیوی تەلبەند گەورەکانم لە پێش چاوە. ئەو دیوی تەلبەندە گەورەکانم لە پێش چاوە. ئەی وڵاتم دەترسم، ئیجگار دەترسم. وی نەوخوا پەلامارە نەدا. تێر بمنێی بەسینتەوە. لەوا ترسی تێر بوو مژێ بلێ باسی سەگەکانیە کرد و سەگە گەورەکانە ئەو دی و لەگرا ئەترسێ نیشتمان و ئەترسی و تێر بمنی بەسینتەوە. ئەم باروت و سوار و زەویە وەک ئەسید دەڕژێت بەسەرمدا و دڵم پڕ بووە لە گریان. دڵی پڕ بووە لە گریان. ئەمانە بێژن بۆ کاورایەک کورد ئەگەر وە سێپای مەشکە نەکەوتە گیانە، یعنی چی دڵم پڕ بووکە لە گریان؟ سێرکە ئەمانە نە قودرەتە تەشبیهیان هەست، نە تەمسیلیان هەست، نە ئیهام دروست ئەکەن، نە تەسویر ئەخولقێنن، نە خیاڵ ئەفڕ، هیچ. دڵی پڕ بووکە لە گریان. نازانم زێرابەکان پاک و بێگەرترن یا ئەم بازاڕانە.
کام بازاڕانە؟ مەزادخانەکە، بازاڕی دۆلارەکە، مەجیدی مۆڵ، بازاڕەکەی بەغا، کام بازاڕانە؟ بازاڕی شام، بازاڕی ڕۆژی قیامەت، کام بازاڕانانە؟ بازاڕە ئینسانیەت، بازاڕە پێشکەوتن و مۆدەرنیتە، بازاڕە کوردایەتی، بازاڕە مەقاومە، کامە بازار؟ بازاڕە عەکاز، کامە بازار؟ زێرابەکان پاکترن یا ئەم بازاڕانە؟ خەیلێکە سەلیقەی مەردمت ئەمە بێ، ئەمە شیکترین سەلیقەی مەردمت بێ، خەیلێکە فاجعەس فاجعەس. کێچ و ئەسپێی زیندانەکان کێچ هەنی گەوڕە بابەگیان، کێچ هەنی گەوڕە، ئەسپێ و ڕەشک هەنە زیندانە، کێچ هەنی حەیوانە. نانیشێت تۆ قەی ئینسانە، لە زیندانیشا کێچ نییە، یا ڕشک هەست یا سپێ هەست. ئەچی خۆ بپرسیایە خراونەوە، کێچ و ئەسپێی زیندانەکان ماری پیری سەر غەزنەکان، ماری پیر نییە لەسەرە خەزنەکانە، مەعموولەن ئژدەهایەکی قودرەتمەند وا لەسەر خەزنەکان. منزورە خەزێنە زیتر، منزور و مارە ئەساتیریە ناو داستانەکانە کە خەزێنەیەکی گەورە وا لە ژێری دەستیا و تەپی داگە لە سەریا دانیشتگە کە قەهرەمان ئێشێ ئەو مارە بکوژێت تا بتوانێت خەزێنەکە لە ئانە خۆی کە ئەو مارە پیر نییە، نەپیرە، نەپەک کەوتووە، نە عەینەکیە، نە حاڵی خراوە، نا فرەفرە زلە و حەفیەکە و ئەژدەهایەکە بۆ خوای. ئەمانتر لەکوێ هاورگە مارە پیرە، ماری پیری خەزنەکان؟ یعنی چی ماری پیری خەزنەکان؟ ماری پیری خەزنەکان خۆ کێچ و ئەسپێی زیندانەکان ماری پیری خەزنەکان، ئامان کوڵنجە و من مردم، بەڕەحم و بەوەفاترن یان ئەم دەڵاڵ و سوخۆرانە؟ کام دەڵاڵ و سوخۆرانە؟ ئەوانەی بازاڕی سلێمانی، دەڵاڵ و سوخۆرە جوولەکەکان، شەموئێلی سلێمانی کێ؟ بانکە جەهانی، سندوق بینالمەلەلی پوڵ، بانکە ڕافدین، کێ؟ حاجی عەباس، حاجی عەباسی مەڵکەنی، کێز ئەم دەڵاڵ و سوخۆرانە؟ لە کێچ و ئەسپێی زیندانەکان ڕوویە سۆراغی ماری غەزنەکان، مارە پیرەی غەزنەکان بەڕەحم و بەوەفاترن یان ئەم دەڵاڵ و بەڕەحم و بەوەفا؟ سفەتە ڕەحم و بەوەفا چ ڕەبتێکی بە کێچ و ڕەشک و مارە پیر هەست؟ وەفا نسبەت بە کێ؟ بە هاوشاری، هاوڵاتی، ڕەفیق، دۆست، قەوم، برا؟ بابەگیانم چرت و پرتانە چۆن ئێوە داگتانە قەیەکتری وە مێژە قۆسوودۆی نیشتمان؟ چ ڕەبتێکی زەمانە بە نیشتمان؟ سوخۆرانە، کام سوخۆرانە؟ کە لێم دەڕوانن دەڵێ دڵم دەجوون و تفی دەکەنەوە و سەرشۆستەکان، کە لێم دەڕوانن دەڵێ دڵم دەجوون و تفی دەکەنەوە سەرشۆستەکان. کێ؟ سوخۆرەکان لێت دەنواڕن، قەرزاری چووی پوڵەوە قەرز هاورگەوە سوو لێت دەڕوانن گەرەکیانە دڵە بجوون. دەی تۆ ئیسا هەر خەریکی لەمپەرەکان بەحسەکەی، بێکاروگی، هەڵشتیاگی، بێپوڵی، قەرزاروگی، پێشمەرگەی، مەعاش ناتکە، موچە ناتکە لە بەغاوە، چۆن و گەمە چییە بەحسیەکەی تۆ تێ ئاڵدریار؟ ئەمە چە ڕابتێکی بە نیشتمان هەست؟ بەڵام کەچی ئەوانن ئێستاکەی ئەی ڕەقیبەکانت دەخوێنن ناوانیە. سوخۆرەکان وا دڵت تۆ ئەجوون تفیەکەنە سەر شۆستەکان؟ ئەوانە ئێستا ئەی ڕەقیبە خوێنن ناوانی؟ ئەی ڕەقیبەکانت، ئەی ڕەقیبەکانت چین؟ سرودە، منزور و کوردایەتیە. ئاجا ئەوانن نەخشەی بازاڕ و شەقام و شارە نووسەت دەکێشن. شاردارە منزورت؟ یعنی چی؟ یعنی دەسەڵاتیان واوە دەسۆ ئەوان؟
بازار و شەقام و ئەمانە هەنە نیشتەمانن. ئێمە شوەکو سوالکەڕێکی چڵکن سووک و باریک لە دەرگاکەی پشتەوە بە پاڵ کراوینە دەرەوە. تۆکو سوالکەرێک کریایتە دەرەوە دێ سوالە نەکردێ چەوتی سوالکەی بۆ چڵکنی بۆ هێشتا دەڵە بجوون بۆ جورەتە نەبوو دەنگقاوەڕی بە نیشتمان چەند ڕابدێکی بوو ئەمانە. تۆ وەکو سوالکرد لە دەری پشتۆ فرەتیاندا دەرەوە لەکوێ سوالکرد لە دەری پشتۆ فڕادەنە دەرەوە یعنی لە دەری ناو بەرەوە ئەیوەنە ناو و لە دەری پشتۆ تێ هەڵەدەم ڕاتە دەرەوە حتمما تەجاوزی پێکەن لە ماڵە. لا ئێوە سوالکرد لە دەری بەرەوە ئەوەنە ماڵ تەجاوزی پێکەن لە دەری پشتۆ فڕێدەن با کەس نەیوێنێ. یعنی چی؟ ئەی وڵاتم دەی بێژە ئەوەسە من بوومە وڵات دەی بێژە ئەی وڵاتم من ئاواتی بێ سەر و بەرم نییە. ئاواتی بێ سەر و بەرم نییە خەلی بێجاکەی ئاواتیشی بێ سەر و بەروێ ئاواتیشی بێ سەر و بەر بۆی نای ئاواتە. ئومید فەرقەکە تەکە ئاواتە تەکە ئارەزووە. ئومید تۆ یەسری کار ئەەکەی ماتەڵی بە دیاری و نەتیجە بە ئومیدەس وەلی ئاوات بێ سەر و بەرە. ئارەزوو هەز لە ئاسمانگ و زنجیرێ تەڵا داوەزێتە خوار و تۆ بیکێشی ئارەزووە ناوی ئارەزووە. چۆن ئاواتی بێ سەر و بەرم نییە؟ ئەوە کەی ئاواتە دەی تۆ هەسە؟ ئەوە نیازەوە پێناژن ئاوات نیازە هەز لەمپەر تیکای نان خۆیت و نیازە شغڵێکە بێبەن و ئەوە ئاوات نییە. ئاجە معنی کەلەماتیش نازانن ها باوەڕکە. داوای ئەستێرەی شین و کەڵەشێری ئاڵتونیم لێ نەکردویت. ئەها بێسەروبەر ئەستێرەی شینە و کەڵەشێری ئاڵتونی. ئێداوای چیەکەی؟ نەمگوتووە وەکو منداڵێکی شەرمن دەستم بگرە و بم بە بەر تافگەکانت. نەمکوتووە بم بە بەر هاوینە هەوارەکانت. من چ ڕەبتێکیان بە نیشتمان هەست. عەجەب هاوینە هەوارەکانن. ئەو هاوینە هەوارانەی لەسەر بەرگی قاو قەشقاڕەتەکان نەتبێت نایان بینم. نازانم یان چی. من چیم؟ من ڕێبواری هەمیشەیی گەڕەکە هەژارەکانم. وەکو ژنێکی لاوازی ئەبا بەسەر بە فەخرەوە سەفەرتاسی بۆ نەخۆش و گوناهبارەکانت دەبەم. ڕێبوارە ڕێگەی کوڵانی هەژارتم و دەردمە کرد و دەمم پڕوو لە سەخۆڵ و ئیستا ڕۆمە کۆڵانە هەژارەکان و دڵیان دەجووام و وەکو سوالکەرێ دەرمیان کرد و بعدی هۆلە و لاوە هاتمە و ئیستا لە کۆڵانە هەژارەکان و وەکو ژنێکی ئەبا بەسەری سعدە ئەڕۆمەڕێ و دەی تیکەکەی خۆم وەکو جەژنانە لە لێوان منداڵە هەتیوەکاندا دابەش دەکەم درۆزن خوار و ڕەشە. تۆ تیکەکەی خۆت بەش ئەەکەی لە ناو هەتیوەکاندا تۆ بەڵام سینیەک توتون و دەفتەرێک پڕسیگارم بەرێ با خەمی خۆمی پێ دەرکەم. ئینسان سیگار ناکێشێ خەمی پێ دەرکە ئینسان سیگار ئەکێشێ تەمەرکوز بکە. هەتی و تۆ ئەگەر سیگارە تایسە نەکێشاگە خۆشترین قسمەتە سیگار کە من حەزی پێیەکەم ئەو لەحزە سەوا گەڕی پێوانێم بۆ یەک سانیە مەغزم خاڵێوێ بە هیچ شتێ لەم دنیا فکر ناکەمەوە بە هیچێک حتا بەگردانە سیگارەکەیش ئەو یەک لەحزە وا فەندەکە کە ڕۆشن نەکەم. تۆ بە پەڕەیە توتون و بە سینیە توتون و
پەڕە کاغەز خەم بە بەعادەی چۆن ئەمیانە سوورڕە ئاڵ نەبوو ئیتر تەواو عەشایری بوو ما بەقیێ داستانەکە سوڕاڵە و لەوەی مەسەری دێ دەرناکەین و تەواو فەلسەفی فکرەکاتەوە و قاچی وا لە ئاسمان و لنگێکی وا لە دەمە هگلا و قاچێکی تری وا لە دەمە مایاکۆفسکیا و وحشت ناک عەجیب و غەریب بەم کارە کۆرە بابم فیلمە مەتیوە تەنەکە و باگردێنەکەی جارانم بدەرەوە تەنەکە بۆ سوالکردنە باگردێن بۆ چیە بۆ خاترەوەی بان بتلێنی با سەرمی لەسەر بتاشم سەر لەسەر باگردێنە تاشن لەسەر تەنەکەی تاشن من وەکو ئافرەتێک بە ژانەوە هەمیشە ددان لە دەستە سڕەکەم گیر دەدەم و هاوار دەکەم وەڵام من فقط لە فیلمە سینەماییە دیگماویش ئەفەیەم خارجیانە ژنگەرەکێسی مناڵی بێ یا عەمەڵی بکەن بێ بێهۆشی بۆ خاترەوەی زوانی نەقرتێنێ دەسماڵە خەنە ناوت دەمی وەکو ژن وەکو ئینسانی ئازاری دیوێت بۆ وەکو ژن دەسڕە خەنە ناوت دەمی بۆ خاتری ئەوەی کاورا وەختی ئێشی تێت نەخۆی غافڵە زوانی نەکەوێتە بەرت دەمی بیقرتێنێت دانی بۆیە پەڕۆیە شتێ نەرمەکەنە ناوی دەمی ئەگەر قەب بگرێەوە پەڕۆکە قەب بگرێ ئەمە ئازارە هەر کەسێک دەتوانێ بیوێت ژن وێ پیاک وێ مناڵ وێ لە هیچ کوێ ئەم کوردەواریشە نەم دیگە دەسەڕ بتەپێن نەدەمە ژن نەم دیگە لە فیلما دیگمە چرا ئەمە هەر تەسویرێکی دیگە و تەسویرەکە دانێ ئەو شتێکی خۆشە و نیشتمانم وەکو دەسڕێگە ئیتە پێ نەدەمام ژنانە هەمیشە ددان لە دەسە سڕەکەم گیر دەکەم زوانە نەقرتێ باش بقرتایە قسە نەکردایەتەوە و هاوار دەکەم دەی تۆ دەسە سڕوا لە ژێرە داندا چۆنە هاوارەکەی کۆرە بابە ئەم فیلمە بێن کۆکەن و خەونم لە دراوسیەکانم هەراسان کردووە ئەزیت باڵێ بەسیە ئیدی با هێندە تماشای ژن و کچە جوانەکانت نەکەم با هێندە بە چاودێرەکانی شارەوانی و پۆلیسەکانی هاتوچۆ پێ نەکەنم من وەکو نووسەرانی دیکە داوای پەلکەزێڕینە و خەونی پەمەییم لێ نەکردوویت ئەم مەنزوری حکوومەتە نیشتمان مەنزوری حکوومەتە ئەی بۆ پێژێ نیشتمان چێ ئێستا نیشتمان دەحفێ پیاگە دەحفێ ژنە دەحفێ حکوومەتە دەحفێ چییە بەڵای تەبیعیە چییە نیشتمان چ کارەز ئاکو ڕووزێتەوە نیشتمان بۆ ئێمە پێناساکە ئێمە نیشتمان ناناسین ئێمە لە زاویەی ئەمە بزانین نیشتمان چ شکڵیە تێ هەڵدریاگێکی مەفعولی دەسە سەڕەدەمکریاگی گەر و یەخی دەنگزەلالی وەکو شمشاڵی تێ هەڵدریاگ کوربا کەس نازانێمە چ کارەس باست کێ ئەکا قەسیدەی نیشتمان بافڕۆین من لە ڕۆژانی سەرمادا حەزم لە بەتانیەکی تووکنە وەڵام من لە ڕۆژەکانی سەرمادا حەزم لە فڕنیە نەزەرت چییە کامیان خاسترە حەزم لە بەتانیەکی تووکنە ئەی بۆ حەزە لە سۆبەیەکی چەڵکی نییە تۆ لە حەزەکانیشتا کۆلەنگ و سپیچی ێزانی
لە ساتەکانی وەرزشیشدا ئەوداڵی هەودا هەوایەکی پاکم. ئەوە کاورای لای ئێمە بوو ئەیوت تەجروبەم کردگە ماڵ هەرچی پەنجەرەی فرەتر وێ ڕوشنایی فرەترە. بابەم وتی ئەشەوبی لە ئەفلاتونیش نەزەری وای نەداگە. بەدیهیاتە وڵ ساتەکانی وەرشە حەزم لە هەوایەکی پاکە. تۆ فرە مهمی ئەم کەشفە تۆ کردە حەجکە نەیکردگە دایزە. فاوران بچۆ سەبتی بکە لێتی نەدزن. مەرتیکە بەتانی پەتوو کورە پەتوو ماڵ تاواوی پەتوو. ڕۆژی سەرما حەزی لە بەتانیکی تووکنە چوار پڵنگ. ئاخ ئەگەر ژوورێکی گڵ و ئەگەر چراوێکی زەردت پێدەبەخشیم. دێ کارە کردایە دروسە کردایە هێلگە وەڕەن دێنیشتمان چۆنە پێ بۆخش ئیسا حکوومەت منزورتە بنفیتە پێ بە کانسڵ هاوسە پێ بە تاما بووم دەبوومە پاسەوانی ئەو شەقامە خامۆشانەت. کورە تۆ ئیسێژە پاسەوانی تۆ ئیسێژە پاسەوانە حکوومەتە حەلیمی دەوڵەتە ئێرانیت. تۆ ئیستە تۆ حازروی بۆ ژوورێکی گڕی و چرایەکی زەرد یەک عمر پاسەوانی کۆڵانە تاریکە بدایە. ئیستە ماڵەوە لە ئەڵمانیا و کۆڕ و کۆبوونەوە و بۆ ئەگرنەوە کتاو بۆ چاپ ئەکەن و سەرە زلە و بەختیار عەلیت و مامۆستایت و پوڵە فرەس و قنەخسکەوە پاڵا و قسەی زلزلەکەیت و کەس حەساو لێ ناکێشێت و ئەی معلومە تۆ مەردمە نابوو دەکەی نێگەرەکە پاسەوانی کەی نابوودیان کە مەردمە کاولە. دەبوومە ئەو پیرەژنەی لەسەر بەرماڵ دوعای بۆ دەکردی. تۆ تماشام تەسویرانە دروسیەکە ئەو پیرەژنەی لەسەر بەرماڵ دوعای بۆ دەکردی. خایلێ مهمە ئەس ئەوە شاعرانەس پیاک لەخۆی و ئیتر خەریکە دەستگی دڕی ئەوڕێ یعنی ناتوانە محەلیکەم. دەبوومە ئەو سۆزانیە پیری ئەو سۆزانیە پیرەی کە چەورە و گەنجە لچ قرتاوەکان پێی فێر دەبن. ئەوی تۆ گاندەرە پیرێک وا چەورەکان و یعنی نۆکەرەکان و لچ قرتیاگەکان کە کەس حەزیان پێ ناکا ڕۆم بۆ لایی. ئەگەر ئۆتاقێکی پێت بایەتە ئەوی تۆ گاندەر ئەگەر ئۆتاقێکی گەڵی و چرایەکی بە تۆ بدایە ئەوی تۆ گاندەر. تۆ ئیسە چۆن نەوگی تۆ گاندەر دەی؟ تۆ ئیسە گاندەرە کێنیەی؟ تۆ ئیسە لە ژێر قاچەکێنیەی؟ ئەمانتە ئەکرد بۆ چرایەک و بۆ دیوارێکی گڵی. ئەمە تۆ ئیژیتی 1 ملیۆن جاری سە لە ئاڵمانە ئاوساکەن. ئەو سۆزانیەی کاتێک لە ژێر کوڕێکی 14 ساڵدا دەنرکێنێ. ژن چۆن ئەنرکێنێ؟ 14 ساڵ چییە ئەمە پێدۆفیل بازیە؟ دێخۆ تۆ ساتوو سەودای عاشقانەی ئوروپایت و مافیت و نازانم ئەم چەرت و پەرتیتە. چۆن کوڕێکی 14 ساڵانیا بەقەی پیرەژنێکی قاحبەوە کە ژنەکە لە ژێریا دەنرکێنێ؟ ئەسپە دەنرکێنێ. دوعا بۆ سەرفرازی نیشتمانەکەی دەکات. کێ قاحبەکە دەیکایە 14 ساڵەکە وا خەریکە کامیان دوعا دەکا؟ خوات یاگەرەکت بوو بوویتە قاحبەکە کامیان؟ لە ڕۆژانی شۆڕش و ڕاپەڕیندا لە پێش دەم زۆردارەکاندا بە شاتە شات چمکی عەباڵەکەی بادات.
کۆڵی هاوەرگەسەوە کاورای قەحبە لە ڕۆژی ڕاپەڕیندا کۆڵی عەباکەی بادا ئەی وەرێنێ. ئەمە حەکایەتە بەختیار عەلی بوو، زۆر توولانی بوو. ئەمە هیچ گزارشێکی لەسەر زەمین نەکرد، هیچ قەڵەمێکی ئەدەبی تیا نەبوو، هیچ تەسویر و سوەرێکی خیاڵەنگیزی تیا نەبوو، هیچ ئشرافێکی بەسەر ئەدەبیات و بەسەر زوانە تیا نەبوو، هیچ فەلسەفەیەکی تیا تەعقیب نەکرد. هۆردێڵین شێعرەزاد بوو میکەوت هایدیگر فەلسەفەکەی خۆی لەسەر ئەو شێعرەدانیە. بڕۆن لەسەر ئەمە خەڵکی کورد فێر ئەوێ لە ئیزای ماڵێکی قوڕین و چرایەکی زەرد لنگی هەڵباتۆ وەکو ژنە قەحبەیەکی پیر دانەیە 14 ساڵە بۆی تێخاو ئەم بنرکێنێ. ئەم شێعرە دیکلەمە کریاگەس و خەڵکی گوێ ئەدات. کەس حەقی نییە نەقد لە ئێمە بگرێت، حەقی نییە، چون ئێوە بەدەم موسیقاوامانە گوێدەن لە تەلەڤیزیۆنە ڕەسمی بۆتان بڵاوەوێتەوە، حەزی پێیەکەن و یەکێکتان دەمتان نەکردەسەوە تا ئێستا. داستانە بەختیار عەلی بەرساختەگانە نظامە سوڵتە بۆ نابوودی ئەم کوردەوارە ئەدامەی هەست. نایەوە